سڵاوتان لێبێ بەڕێزانە و کاتتان باش. زۆر خۆشحاڵین لە شەوێکی تری شەممە پێتان دەگەینەوە لە ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. وەک دەزانن ئەکادیمیای مێگامایند پلەس لە 3 تەوەردا چالاکیەکانی خۆی چڕ کردوتەوە. ئەوانیش تەوەرەکانی پەروەردە، ڕاهێنان، ڕاوێژکارین. جگە لە ئەو وێبینارانەی شەوانی شەممە تا ئێستا ئەکادیمیای مێگامایند پلەس چەندین بەرهەمی تری هەبووە کە بە کورتی لێرە دەیخەینە ڕوو. کتێبێک لەلایەن ئەکادیمیاوە چاپ کراوە کە کتێبی پەروەردەیین، وەکو پۆلەکەت بەرەواش بکەوە کە تا ئێستا 2 جار چاپ کراوەتەوە. پێنی ئور 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە، 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان، هەروەها کتێبەکانی ژیری دەستکرد بۆ مامۆستایان، وانەکانی ژیان 333 وانە بە زمانی ئینگلیزی و کوردیە. بەهێز بمێنەوە 365 ڕۆژ لە ساڵێکدا. هەروەها دوایین بەرهەمیش ئەوە بوو کە بەرەو لووتکە ڕێبەرێک بۆ مامۆستایانە. کتێبەکان زۆربیان لە بواری پەروەردەن. 1-2 بەرهەمی تریش لە ڕێگان لەو زوانە ئەوانش دەکەونە بەر دیدی خوێنەران. جگەلەوە ئەکادیمیا فەرهەنگێکی ئەلکترۆنی هەیە، فەرهەنگی ئەلکترۆنی زار بە هەردوو سیستەمی ئەندرۆید و iOS کار دەکات کە لە زمانی دایکە و لە زمانی ئینگلیزیەوە وەرگیراوە. ڕاستەوخۆ ئینگلیزی کوردیە لە ئێستادا و کاری تێدا دەکرێت بۆ ئەوەی زارەکانی تریش خۆ بگرێت. جگەلەوە چەناڵێکی یوتیوبی قەڵەبارەق و پڕ بەرهەممان هەیە کە پێشەو وێبینارە 304 ڤیدیۆی تێدا بوو. ئێستا و سکرینە تۆزە کۆنترە کە هەموو ڤیدیۆ تۆمارکراوەکان و بەرهەمەکانی تری ئەکادیمیا لەوێدا بەردەستن. ئەگەر پێشتر نەتبینیوە یان دەتوانێت سێرچ بکەیت لە یوتیوب هەربەن ئینگلیزی مێگامایند پلەس ئەکادمی، ئەو لۆگۆیە دێتە سەرێ، یان دەتوانی ئەو QR کۆدە سکان بکەیت، یەکسەر داخلی چەناڵەکە دەبی و لەوێ دەکرێت سەبسکرایب بکەیت یان سەبسکرایب و زەنگوڵەکە دابگری بۆ ئەوەی بەرهەمەکانی تریش بێنە پێشت. لەبەرەوەی ڤیدیۆکانی ناو چەناڵەکە زۆرن، ئێمە هەڵساوین بە دروستکردنی چەند پلەیلیستێک کە هەموو بابەتە هاوشێوەکانمان کۆ کردوتەوە. پلەیلیستی پوختەی کتێب لەلایەک، پلەیلیستی پرسیار و ژیرکار لەلایەک، پلەیلیستی وێبینارەکانی ژیری دەستکرد، پلەیلیستی با بڵێن ئەوانەی تایبەتن بە توێژینەوە، ئەوانەی تایبەتن بە پەرەپێدان، بە هەر شێوەیەک بێ دروستمان کردووە بۆ ئەوەی کاراسانی بکە. ئەگەر بچیە پلەیلیست لە ناو یوتیوب دەتوانی ئەو پلەیلیستانە هەموو ڤیدیۆەکان بە یەکجار بدۆزیەوە، کەەوە پێمان وایە کاراسانیە بۆ بەکارهێنەران و ئارەزومەندانی ئەو ڤیدیۆ ئەو جۆرە بابەت و تەوەرانە. وەک دەزانن ژیری دەستکرد ئێستا هەموو قوشبنەکانی ژیانی گرتوتەوە، بۆیە پێمان وا بوو چەناڵێکی تایبەت بە ژیری دەستکرد بۆ مامۆستایانیش گرنگە هەبێ. ئەمە ئەو ئەرکەشمان خستە سەرشانی خۆمان کە چەناڵێکی تایبەتی ژیری دەستکرد بۆ مامۆستایان بە زمانی شیرینی کوردی وەکو تایتڵی کتێبەکەمان خستە ڕوو کە لەوێدا هەرجارەی پرسیار و دوای وەڵامەکە و هەندێک پوختەی کتێبی تایبەت بە ژیری دەستکرد و هەندێک وێبیناری تایبەت بە ژیری دەستکرد بە تایبەتی چۆن مامۆستایان دەتوانن لارکەکانی خۆیان بەکاری بێنن ئەوەشمان دروست کردووە بۆ ئەوەی لە پەیوەندی بەردەوام دابین لەگەڵ ئارەزومەندان و ئەندامانی خۆمان. چەناڵێکمان لە وەتسەپ دروست کردووە، هەموو گروپەکانمان کۆ کردوتەوە لێک شوێن بۆ ئەوەی ئەگەر هەر ئاگاداری و چاڵاکیەک هەبێت دەتوانی لەو چەناڵە دەستت پێڕابگا و ببینی لینکەکان، ببینی فۆرمەکان ببینی، یان هەر ڤیدیۆیەکی تر کە تازە دێ. ئەگەر پێشتر ئەندامنی لە چەناڵی نوێی ئەکادیمیای مێگامایند پلەس لەسەر وەتسەپ دەتوانی ئەو QR کۆدە سکان بکەیت، دەتوانی داخل بی و جۆین بکەیت بۆ ئەوەی ئاگادار بێت. ئێمە مانگانە چەندین وێبینار ڕێک دەخەین بۆ مامۆستایانی بەڕێز بۆ مانجی 6 ئەوەی کاک دکتۆر دووەم دانەیە، پێشتر ئەلانمان کرده بوو وێبینارەکانی مانجی 6 هەفتەی ڕابردوو بەڕێز دکتۆر محەممەد تا حوسێن بوو. ئەم هەفتەیە بەڕێز پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر هەڵگورد سعید مەکتیدە کە ئێستا دەیناسێنین. دوای ئەوە هەفتەی ئەولاتر دکتۆر ئاراس تۆفیق سعیدە کە ئەویش باسی
زیرەکی دەستکرد بەڵام لە بوارێکی تر دەکا لە بواری دروستکردنی دەرمانە. هەروە هەفتەی کۆتایی مانجی شەشیش هەر تایبەتە بە ئامێرە زیرەکەکان بەڵام چۆن کاریگەری لەسەر منداڵ دروست دەکا کە لەلایەن دکتۆرە پەروینەوە پێشکەش دەکرێت. ئێمە سوپاسان دەکەین کە بەردەوام لەگەڵمانن هانمان دەدەن بەدەم داواکاریەکانمەوە دەچن بۆ ئەوەی بتوانین باشتر و باشتر پێشکەش بکەین. وەک دەزانن وێبینارەکانی مێگامایند شەوانی شەممەیە، ئەوەی ئەم شەومان ژمارەکەی 139ە بیر لەو ژمارە زۆرە بکەوە کە ئێمە ئەوە 139مین وێبینارە پێشکەشی دەکەین لەگەڵ ئێوەی بەڕێز لەگەڵ میوانانی بەڕێزی مێگامایند پلس. هەر جارش میوانێک یان بابەتێک دەکەینە تەوەری گفتوگۆ و تەوەری باسەکەمان کە هەوڵ دەدەین ئەو کەسانە بدۆزینەوە کە هەم جێپەنجەیان دیارە لە ناو بوارەکە، هەمیش دەتوانن سوودێکی زۆر بگەێنن بە بەشداربووان، چ ئەوانەی ڕاستەوخۆ لەگەڵمان لەو زوومە بەشدار دەبن، چ ئەوانەی دواتر تۆمارەکە دەبینەوە، چونکە هەموو وێبینارەکانی مێگامایند پلس تۆمار دەکرێن بە کاملی لە سەرەتاوە تاکو کۆتایی، دوایی لە چەناڵی یوتیوب دادەندرێ بۆ ئەو بەڕێزانەی کە ئاگادار نەبوون یان نەیانتوانیوە لەگەڵمان بەشدار بن لەبەر هەر هۆکارێک. وێبینارەکانی مێگامایند پلس 90 خولەکە عادەتەن ئەو مقدمە بچووکەی من لە سەرەتایە، دوایی میوانی هەفتە یان میوانی ڕۆژ دەناسێنم، پاشەوە میوانەکە بۆ ماوەی 45 بۆ 50 خولەکێک بابەتەکەی خۆی پێشکەش دەکا. اینجا دەرگای گفتوگۆ دەکەینەوە بۆ پرسیار و سەرنجی بەشداربووان، چونکە پێمان وایە ئەو پرسیار و سەرنجانن کە وێبینارەکان دەوڵەمەندتر و شوێنی خۆیان باشتر دەگرن. بەڕاستی میوانی ئەمڕۆمان بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر هەڵگورد سەرهەنگ مەغدیدە کە دکتۆرای هەیە لە Applied Computing Wireless and Sensor Technologies لە زانکۆی بەکینگهام لە بریتانیا لە ساڵی 2016. هەروە هەڵگری بڕوانامەی ماستەرە لە کۆمپیوتەر ساینس لە زانکۆی کۆیا لە 2006 بەدەستی هێناوە. هەروەها بەکەلۆریوسی لە سوفتوێر ئینجینیرینگ ئەندازەی سوفتوێر لە 2004 لە زانکۆی سەلاحەدین بەدەستهێناوە کە دکتۆر هەڵگورد ئێستا ڕاگری ڕاگرایەتی سنتەرەکانی توێژینەوە پەرەپێدانە لە زانکۆی کۆیا کە جێدەستیاندارە. هەمان لە هەمان کاتیشدا ئەندامی دەستەی وانەوتنەوەیە و ئەو کۆرسانەی کە دەیڵێتەوە کۆرسی گرنگن وەکو Data Structure, Advanced Operating Systems, Location Based Services کە ئەوانە هەمویان بابەتی گرنگ و پێشکەوتون بۆ هەم قوتابیانی خوێندنی باڵا هەم قوتابیانی پێشکەوتووی ئەو بوارە. بەڕێزیان جگە لەو ئەرکە ئەکادیمیە، جگە لەو ئەرکی مامۆستایی، ئەندامی کارایە لە IEEE کە دەستگایەکی بەناوبانگی بواری ئەندازیاریە. هەروەها چەندین توێژینەوەیشی لە گۆبارە نێوخۆی و نێودەوڵەتیەکان بڵاو کردوێتەوە تا ئێستا. دەستێکی باڵای هەبووە لە مناگەدارم خەریکی ئیشی باششن لەسەر زمانی کوردی چۆنیەتی سوود وەرگرتن لە ژیری دەستکرد بۆ زمانی کوردی بۆ ئەوەی ئەو کێشەیە کە هەیە زۆربەی جار بەکارهێنەرانی زمانی کوردی ژیری دەستکردەکان گلەی ئەویان دەکرد ڕەنگە ئەو بەرهەمانەی کە بەدەست دێن وەکو پێویست نەبن. من هیچ ناڵێم لەسەر ئەوانە باگەر خۆی ویستی شتێک بڵێ، بەڵام بابەت و ینی گرنگی توێژینەوە و بابەتەکانی لە وایرلس پۆزیشنینگ، لە مەشین لێرنینگ، لە پرۆفایلەکانی خۆشی دوایی دادنێن بۆ ئێوەی بەڕێز ئەوەی ویستی زیاتر زانیاری لەسەر کار و بەرهەمەکانی کاک دکتۆر پەیدا بکە. ئێمە بەسپاسەوە خۆشحاڵ دەبین کە شێری بکەین لەگەڵ ئێوەی بەڕێز. هەروە ئیتفاقشمان کردووە کە لە کۆتاییدا سلایدەکان بە شێوەی PDFش لەگەڵ ئێوەی بەڕێز شێر دەکەین، بۆیە دەزانم زۆر لە بەشداربووان داوا دەکەن یان تامەزرە. کاک دکتۆر هەڵگورد کەسێکی خۆبەخشە، کەسێکی ماندنەناسە، ئەکتیڤە، بۆیە کە ڕوومان لێنا بۆ ئەمڕۆ لەگەڵمان بێ هەرچەندە
سەرقاڵن دەزانین بەرەو کۆتایی ساڵ دەڕۆین و تاقیکردنەوەکان و دەفتەر و ئەو هەموارکە. بەڵام سپاسی دەکەین کە ڕەزامەندی دەربڕی بۆ ئەوەی ئەم شەو لەگەڵمان بێ بۆ پێشکەشکردنی بابەتێکی گرنگ، ئەویش چۆن دەتوانین لە سەردەمی ژیری دەستکردی دروستکەریان بەرهەمێنەر جەنەراتیڤ AI ئێمە توێژینەوەی ئەکادمی بە شێوەیەکی بەرپرسانە ئەنجام بدەین، هەروەها سوودیشی لێوەربگرین. کاک دکتۆر ئێستا کاتەکەی جەنابتە، دەتوانی سلایدەکان ئێستا دیارە، ڕەنگەکەش دیارە و وێنەکەشت دیارە. ئێستا لای من 9 دقەیە ببوورە ئەگەر 3-4 دقەیەکم زیاد برد دەدەمەوە لە ئاخیری. بەڵام ئەگەر جەنابیشت بتوانین لە ماوەی 45 بۆ 50 بۆ 55ش بابەتەکەی خۆت ئەوەندەی گرنگە پێت باز بکرێ، ئەوی تر ڕەنگە لەگەڵ پرسیار و وەڵامەکان هەندێک شتی زیاتریش بڵێ. دووبارە زۆر زۆر سپاس کاک دکتۆر، فەرموو. زۆر سپاس کاک دکتۆر. لەسەردا خۆم خۆشحاڵ دەزانم کە لە خزمەتی بەڕێستاندا بم لە گوێگران و بینەرانی ئەم وێبینارە. طبعاً لەسەرەتا دەستخۆشی لە جەنابتان دەکەم لە پەیمانگەی مێگا ماین پلەس، بەڕاستی ئەکادمیایەکی پڕوزە پڕ بەرهەمدار کە دیتم تازە یعنی هەندێک شت نوێ بوو لە بۆ من ئەو چەنەڵانە و ڕێخستنی چەنەڵێکی تایبەت بە ژیری دەستکرد و ئیدی بڵاوکردنەوەی پەرتووک ئەوانە کاری جوان جێگای دەستخۆشیە. ئەمنیش وەڵا خۆم خۆشحاڵ دەزانم کە بتوانم خزمەتێک بکەم لەو بارەی کە هەڵمان گرتووە. ناسانەکە دەست خۆش کاک دکتۆر، زۆر سپاس لە بۆ وشە جوانەکانت، لە بۆ مۆتیڤیشنت، چکەمە وشانە لە بۆ مەدەبتە مۆتیڤیشن ئینشاءڵڵا لە داهاتوودا. تایتڵی وەبینارەکە بۆ ئەمڕۆ باز لەوەی دەکەین کە چۆن توێژینەوە ئەنجام دەین لەو سەردەمی ژیری دەستکردی دروستکرد. طبعاً لە زۆربەی شوێنەکان کە باز لە ژیری دەستکرد دەکرێت بە تەنیا ناوی، بەڵام ئەو ئێرایی کە ئێستا ئەمە تێداینە جۆرێکی تری ژیری دەستکردە کە پێی دەوترێت جێنەرەیتیڤ AI، دروستکرد بە فعلی با بڵێن نەهزەکی کە بوو، شۆڕشێکی کە بوو لە ژیری دەستکرد و لە تەکنۆلۆژیا. ئێستا لە خلالی سلایدەکان بۆمان بەدەردەکەوی محاڵ دەکەم پرزنتێشنەکە وەکۆی جەنابەت باست کرد لە خلالی ئەو 45 دقە 50 دقیقە تەواوی کەم و ئەگەر نەشمان توانین تاویکەین، بەس محاڵ دەکەم بە سەریعی ئەوە سلایدەکان لەگەڵ جەنابتان شەی دەکەن وەکو کاکتۆریندار باسی کرد. طبعاً کۆی پرزنتێشنەکە لە 3 بەشی سەرەکی پێ بدێ. پێشوێ بێم باز لە بەشەکان بکەم، دەمەوێت کورتەیەک لەسەر جێنەراتیڤ AI لە ئێستادا جێنەراتیڤ AI یان با بڵێن ژیری دەستکردی دروستکرد چی پێ دەکرێت لە مەسایلی جێنەرێتی تێکست و کۆد و ئیمێج و ڤیدیۆ و میوزیک. ئەنجا دوایی دێم باز لە بەشی یەکەم دەکەم کە بە فعلی گرنگە لە بۆ ئێمەی مامۆستایان و توێگەران لە زانکۆ و لە پەیمانگایەکان یاخود لە دەرەوەی زانکۆ پەیمانگایەکانیش کاتێک توێژینەوە ئەنجامدن چەند چاڵەنجێکیان هەیە و بەرامبەر بە چاڵەنجەکەی حلولماندانە، سۆلیوشنماندانایە، توڵمان هەیە کەوا دەتوانین لە ڕێگای ئەو توڵی ژیری دەستکردانە بتوانین زاڵین بەسەر ئەو ژیری دەستکرد ئەفەم ئەو چاڵەنجانە. لەمان کاردا سەبەبی بەکارهێنانی جێنەراتیڤ AI باز دەکەم. لە سەرەتادا باز لە پرینسیپڵ و ئەساسیاتی AI دەکەم. دواتر حەزم کرد چەند دیسپلینێک باس بکەم کە دەتواندرێ ئەم بەڕێزانی کە ئیش دەکەن لە بواری دیسپلینە جیاوازەکان با بڵین لە ئەندازیاری، لە پزیشکی، لە هیومانیتی ساینس ئەند سۆسیەل ساینس، ئیدی تا دوای لە ئەگریکەڵچەر، لە علومە پەتیەکان، لە ئەپلاید ساینس مەبەستنە ئیدی نمونەشم هینایەتەوە و توڵیش هەیە کە دەتوانن بەکاری بێنن. و پاش لە کۆتاییەکەش باز هەندێک لە ریکۆمەندێشن دەکەین کە دەکرێت ژیری دەستکرد ئەو سوودانی هەبێت. وەکو برین ستۆرمەک ئیدی لەو پرزنتێشنەی چەند کیوەردەکەم هەڵبژاردیە جنەریتم کردیە بەو شێوەیە کە باز لە مەسائیلی پرۆبلم ستێتمنت دەکەم، باز لە ڕسەرچگار دەکەم، باز لە ڕسەرچ توڵ دەکەم، باز لە ئیدیتینگ و دەیتا ئەنالیسیس و سێرڤەی و ڤیژوەلایزیشن و ڕایتینگ و ئەکسەترا.
باشە پێشەوەی بین باسی ئەو بەشە گرنگانی کە لەسەر سێژ دەکەین دەمەوێت کورتێک لەسەر جێنێتیڤ ئەم دڵنیام بەڕێزیشتان شارەزایەکی باشتان نییە و لە مبارەتە چکە بە فعلی بوویتە ترێندێک بوویتە پێویستێک لە ئێستادا لە کاتی ڕۆژانەماندا بەکاری بین نەکە لە بۆ سێژ مەبەستمان لە کاری ڕۆژانەشمان طبعا ئەساسیاتی جێنێتیڤ AI وەچی باسم کرد لە سەرەتادا AI بابلن لە سەدەی ڕابردووش لەسەر بابلن ناوەڕاست سەدەی ڕابردوو لە پەنجایەکان 51 و 52 ئیدی AI بەکار هاتیە بەڵام لە ئێستادا کە دەرەین جێنێتیڤ AI خاستە لە دوای 2020 لە دوای پاندەمیکی کۆڤید ئیدی هەم مۆدێلەکان گۆڕانکاریان بەسەردەهات ئەلگۆریتمە یان بڵین ماتماتیکەل مۆدێلەکان و ئەلگۆریتمەکانی کۆمپیوتەری و لە هەمان کاتدا داتایەکی زۆر لە خلالی ئەوەندە ساڵی کۆکرایتەوە و ریسۆرسەکانیشمان توانای ئەوەیان هەیە کە جێنێتیڤ AI مۆدلەکان بەکاربێنی ئەو سێ تەورەیە زۆر گرنگە بەڵام ئەساسیاتی جێنێتیڤ AI ئیدی هەر مۆدێلێک لە AI فێر دەبێت لە داتا مەسائلی مۆدێلینجی تێدا ئەوی کە گوتم ماتماتیکە ئیدی پروبابلیتیە ستاتستیکە تا دوایی و هەروەها مەسائلی جێنێتیڤ AI جیاواز لە جۆرەکانی تری AI توانای ڕپرزەنتیشن هەیە بە جۆرێک کە لە داتای جیاواز لە ئیمەیجە لە ڤیدیۆ ئەو دوایتر باسی دەکەم و تەحەدەکی ئێستا لە دوای 2020ەوە مۆدێلەکانی AI کۆنتڕۆڵەبڵترن لە کاتی جێنەرێشن وستێ بەستەی بش ڕۆژ بە ڕۆژ ئەم مەسائلی کۆنتڕۆڵی جێنەرێشن بەرەو پێشتر دەچی طبعا با بڵێن ئەو میعماریە سەرەکیەی کە یان ئەو ڕێگا و میتۆدانەی کە جێنێتیڤ AI پێدا تێپەڕی بوو ئەوە بۆ شێوەی کار جێنێتیڤ AI پێشتر ئەگەر ئەلگۆریتمێکی بەسیط بووبی ئێستا بوویتە ترانسفۆرمەر بوویتە مۆدێلە کە پێی دەوترێت لارج لانگویج مۆدێلز ئەگەر ئەو پۆینتەری بەکاربێنم LLM ئاتەن ناوناوەجێمان لێ دەبی کە پێی دەوترێت لارج لانگویج مۆدێلز وەکو GPT و جێمنای و کلۆد و هەتا دواتر مەسائلی دیفیوژن مۆدل پەیدا بوو مەسائلی ئینکۆدەر و دیکۆدەر پەیدا بوو دواتر مەسائلی جێنەرەیتەر نێتوەرک پەیدا بوو کە لەسەر ئەساساتی نیورال نێتوەرکانی پێشتر کە با بڵێن بۆ نمونە لە دیپ لێرنینگەوە پاشان باکڕۆڤەگەیشن و هەتا دوای ئەوانە هەمووی مۆدێلی ماتماتیکی و با بڵێن مەسائلی ستاتستیک و دواتر ئەلگۆریتمی کۆمپیوتەرایز بوونە بەرەبەرە ئەو مۆدێلانی دروست بووە کە ئەوەی زۆر ئێستا شایعبی ئەو ترانسفۆرمەرانەنە کە دەتوانین ئەو ئیشانی کە ئێستا لە خلالی ئەو سلایدانە باسی دەکەم پێی بەکاربێن بۆ نمونە تێکستی پێ جێنەرێت کەین ئیمێجی پێ جێنەرێت کەین کۆدی پرۆگرامینگی پێ جێنەرێت کەین میوزیک ئۆدیۆ پێ جێنەرێت کەین ڤیدیۆ پێ جێنەرێت کەین هەتا دوای زۆر باشە لە هەمان کاتدا ئەوەی کە باسم کرد مەسەن بۆ نمونە ئێستا خۆشبەختانە خەڵکانێکی زۆر دەتوانن GPT و مۆدێلی خۆمان دروستکەین تایبەت بە بابەتێکی دیاریکراوە بۆ نمونە ئەمە لە زانکۆی کۆیە لەگەڵ یەک دوو مامۆستا و خوێنکاران توانیم وانە چریکێک دروستکەین کە ئیشی جێنەرێتی تێکستە لەسەر بابەتی تەندروستی دەرونی کاتێک کە پرسیارێکی تەندروستی دەرونی دەکەی جۆرەکانی نەخۆشی دەرونی لێ دەپرسی نیشانەکانی لێ دەپرسی لەسەر کەیسی خۆت لەسەر کەیسی دەوروبەرت ئیدی وەڵام داتۆ بە زمانی کوردی سۆرانی کوردی ناوەڕاست مەبەستمە ئەوە کە مەبەستم ئەوەیە جێنێتیڤ AI دەتوانین تێکستی بێ جێنەرێت بکەین و لە هەمان کاتدا دەکرێت سیستەمی کاملی ئینتەرپرایز پرۆجێکتێکی پێ دروستکرد بۆ نمونە زانکۆیەکان دەکرێت سیستەمی ERP لە بۆ مەسائلی حسابات و ئیدی هەتا دوای مەسائلی خوێنکاران و مامۆستایان و TQA و ماستەرشیت و گرێدینگ و هەتا دوای ئەوەکو کە دەرین جێنەرێتی سیستەمی پێ دەکەین چونکە کۆدەکەشت بۆ جێنەرێت دەکات کە کۆد جێنەرێت بوو ئیدی فرۆنت ئێندی هەیە باک ئێندی هەیە دەتوانین سیستەمەکەی بە کاملی پێ دروست بکەیت ئیدی ڤیدیۆی پێ جێنەرێت کەی یاخود ئیمێجی پێ جێنەرێت کەی ئەمە لە ڕاگرای سنتەرەکان لە کاتی ئینتەرنێت و نەشیپی
خوێندکارەکانمان کاتێک کە ترین کۆرس دەکەین دەنشیب دەکەین سەمەر ترێنینگ دەکەین لە سنتەرەکان تەوان نزیکە 6 سنتەرمانێ لە بۆ هەر 6 فەکەڵتی دیاریکراوی زانکۆی کۆیە خوێندکار وەردەگرین یاخود مامۆستا دێین ترێنیش بێ دەکەین بتوانین ئەو شتانی کە جێنەراتیڤ ئای پێ دەتوانین بەکاری بێنە بۆ جێنەرێتی ئیمەیج و ڤیدیۆ ئیدی تێکست و میوزیک ئەوە کردومان بەرهەم هەیە و بڵاویش بوویتەوە باشە ئەوە بیدایەتێک لەسەر جێنەراتیڤ طبعا ئێستا ئەم کە باسی ئەو شتانەم کرد ڕێک چ تێکست بی چ کۆد بی چ ئیمەیج بی چ ڤیدیۆ بی چ میوزیک بی دەکرێت لە ڕسێرچیش هەمان شت بەکاربێتەوە یاخود داتای پێشی بکەوە توڵیش زۆرە ئێستا دێم یەکێکە باسی دەکەم عادەتەن ئەمە کە دێین باز لە ڕسێرچ دەکەین چەند پیلەرێک هەیە چەند کۆلۆگەیەک هەیە لە بۆ ڕسێرچ ئەوە توێژە دەبێت شارەزاییان هەبی لەم پیلەرانە لەم کۆلەگانە لە کاتی شارەزابوونی ئەم کۆلەگانەی ڕسێرچ ئەوە چەند چالەنجێکمان توش دەبی لەوانە بەسترین شت کاتێک کە توێژەیەک دەست بە توێژنەوەی دەکات دەبی پرۆبلم ستێتمنتێک هەبی دەبی خاڵێک هەبی یان پرۆبلمێک هەبی ئیشوەک هەبی بتوانین ئەمە ئیشی لەسەر بکەین ئەنجا ئایا خوێندکارەکە بۆ خۆی دەتوانی دیتێکتی بکە یاخود لەگەر مشتریفەکە یان تیمێکن دێن کە کاتێک بادە تیمۆرگ دەکەین تیمێکن دێن پرۆبلمەشی دیاری دەکەن یاخود جاری وە هەیە پرۆبلمێک ئیدی لە ناو کۆمەلگای بەدیار دەکەوی ئەو کات کۆمەڵک توێژە دەتوان بێن توێژنەی ئەنجام ئەمن حەزم لێیە لەو سلایدانە باز لە مێژووی ڕسەر چاڵەنج بکەم ئەوەی بە باگراوند و بەو باگراوندە متەوازعی کە هەمانە ئایا توێژینەوەکان وەختی خۆی چۆن پرۆبلم ستێتمنتیان ئەنجامدا توێژەرەکان مەبەستمە چۆن پرۆبلم ستێتمنتەکانیان دیاری کردیان پێشتر کەسانێک کە ئیشیان دەکرد توێژنەوە ئەنجامدا لەسەر ئەساسی ئۆبزەرویشن بووە چکە نە ریسۆرسەکە بووە نە با بڵێن سەرچاوەیەکە بۆ بین ڕێیان بوون ئەو کەسانی ئەم فکر دەکەمە هەم جار ئەو کەسانی کە بۆ خۆیان عالمە دەرچوونە ئیسفادی ڕاستە لە خەڵکێکی لە چاردەوروبەری بەڵام پرۆبلمەکەی چۆن دیتێکت کردیە تەبان هونەریە بە فعلی لێ دەڵێن لەسەر ئەساسی serendipity or observation دواتر بەڕێی زۆربەی سەرچاوەکان مەسائیلی پرۆبلم دیتێکشن یان پرۆبلم ستێتمنت دیفینیشن لەسەر ئەساسی کۆنسڵتەیشن بوون با بڵێن تیمەک دانیشتونە کۆمەڵ خەڵکێک دانیشتونە باسییان لە کاری ڕۆژانی خۆیان کردیە و هەستان پرۆبلمەکیان دیتێکت کردیە بەڵام لە سەدەی بابل لەو سەدانەی ئاخیری مەسائیلی دروستکردنی بووک و دواتر لە سەدەی ڕابردوو یاخود مابرێن لەو دوسێ سەدەی ڕابردوو مەسائیلی دیزێرتیشن و تیس و جامیعەکان بە فعلی سوودیان بابلێن توێژەرەکان سوودیان لەو سەرچاوەی کتێب و با بڵێن دیزەرتیشن و تیسەکان وەرگرتێ کاتێک کە پرۆبلم ستێتمنتێکیان دیاری کردی بەڵام ئەوەی کە زۆر مهمبی دیسانەوە ڕەبط یەکەم لەگەڵ تەکنەلۆژیای لە پاش 90 با بڵێن ساڵی 1990 کە وێب دروست بوو زۆربەی کۆمپانیاکانی تەکنۆلۆژیا لە ڕێگای ئەو وێب ئەپلیکیشنانەوە کار ئاسانیشی زۆریان کرد لە بۆ خەڵکیی لە بۆ توێژەران لە مامۆستان کە بتوانن پرۆبلم ستێتمنت دیفاین بکەن لەوانە وێبسایتەکانی گوگڵی ئەو کاتی یاهوو زۆر مهم بوو مایکرۆسۆفت مهم بوو و هەتا دوای بەڵام بە نمونە ئەو نازەی کە کردی گوگڵ بوو کە توانی پشتی شێری بەرکەی لە خزمەتی کۆمەلگای لە کاتی دۆزینەوەی پرۆبلم ستێتمنت و یان دروستکردنی پرۆبلم ستێتمنت چونکە سێرچێکی زۆر بەقوتیە بوو دواتر لە بیدایەتی 2000ەکان کە ئەو کاتی من خوێندکار بووم ناو باسی فۆریومی دەهات کۆمەڵێک کەس با بڵێ نیگۆشێشنیان دەکرد دیبیتیان دەکرد لە ڕێگای چاتیەوە پرۆبلمەکانی خۆیان دیاری دەکرد دایاندنا پرسیاریان دەکرد مشکلەتیان هەم پرسیاریان دەکرد ئەوەی کە زۆر بەناوبانگی ئەوەی بەبیرم بێ ئەو کاتی ستاک ئۆڤەرفلۆ بوو لەوانەیە فۆریومی کە هەبی مەسەن ئێڤیو دی فۆریوم ئەوە یەکە لە فۆریومە شایعەکانی عالەم کە زانکۆیەکانی کامبریج و ئۆکسفۆرد زۆر ئیشان پێ دەکرد مەبەستمە توێژەرەکان و مامۆستایان و خوێندکارانی ئەو کات زۆر ئیسفادیان لەو فۆرموانە وەرلەگرت لە بۆ دۆزینەوەی پرۆبلم بەڵام لە ئێستادا خۆشبەختانە
بۆچی باسم کرد پرۆبلم دۆزینەوە زۆر ئاسانتر بووە لەوەی کابراایە مبدعبی لە ڕێگای ئۆبزێڤیشنەکانی خۆی و پرۆبلم دیفاینکە یان لە ڕێگای جەنەراتیڤ ئای تۆڵەکان لەوانە بۆ نمونە کلۆد خاستن لەو هەفتەی ڤێرژنێکی نوێی بڵاو کردو ڤێرژنی 5 نازانم بزەبت تاکید نیم بەس ڤێرژنی 5 بەسەرەوەیە ئیدی دیسانەوە شۆڕشێکە لە چاو ئەو گوگڵی کە 25 ساڵ پێش ئێستا بەکارماندەینە لە بۆ دۆزینەوەی پرۆبلمەکان یان لە بۆ دیفاینکردنی پرۆبلمەکان ئەوە یەک لە پیرە هەرە سەرچەکانی بەڕێی من لە ریسێرچ زۆر پێویستە فۆکەسی بخرێت سەر ئەگە پرۆبلمەکەت بە فعلی پرۆبلم بوو ستێتمنتەکەت بە فعلی کێشێکی هەنووکەی با بڵێن هۆت تۆپیک بوو لە کۆمەڵگایەکە ئەوە ئەگەر لەوەی سەرکەوتو بیلۆ پلەرەی لەو چاڵەنجەی زال بوو بەسەر چاڵەنجەی زال بووی ئەو دنیا بە لە پیلەرەکانی کە یان لە ستێپەکانی تر ڕسەرچ سەرکەوتو دەبێت چکە بفعلی جوانی توێژەر لەوەیە چۆن گاپی ڕسێرچ دۆزێتەوە وەگە زۆر دقیق بی ئەو کاتی ڕزڵتەکانیشت دقیق دەبی خۆشبەختانە لەو 5 ساڵی ڕابردوو با بڵێن چ شەریکی ئۆپن ئەی ئایە چ شەریکی ئەثرۆپیکە یان گوگڵە یان ئەوەی چاینیەکە با بڵێن دیپسیکە ئەوانە هەستاون مۆدل یان دروست کردیە ڕاستە بە هەزارەها توولی ئەی ئای هەیە ئێستا بەڵام باکبوونەکەی ئەوانە نەکە ناومینە ئەو شەریکانە نەکە ناومینانە دەکرێت بۆ نمونە ئێستا لەو بەڕێزانی تازە پەیوەندیان بمنەوە کرد لە بۆ پەرپلکسیتی و ئیدی تو زوانم ئەنوە و ئەشکال ئۆپن کلۆ و ئیدی ئەنوە ئەشکال ئەی ئای تو پەیدا بەڵام ئەوەی کەم باسی کرد ئەو شەریکە سەرچانەنە شەریکەی لاوەچی هەیە با بڵێن ئەیجنت ئەی ئای دروست کردیە کەوە دەکە هەموو مۆدلەکان لەو ئەیجنتێ لێکاندا بە شێوەیەکی ئۆتۆماتیکەلی سلێکتیان بکا و تو بەکاریان بین لۆیە لە بۆ پرۆبلم ستێتمنت دەکرێت جەنەراتیڤ ئەی ئای بەکاربین لەوانە کلۆد لە بۆ نمونە عەفوەن لە بۆ بەدەستهێنانی فەند گرانت جەنەراتیڤ ئەی ئای توڵەکان گرنگن ئەمن سێریم بەوەی وەختی خۆی خەڵکانێک چۆن ڕسێرچ با بڵێن فەندیان بەدەستینە باسی 200 ساڵ پێش ئێستا دەکەم 150 ساڵ پێش ئێستا دەکەم یان چۆنیان نووسیە ئیدی ئەم بەبیرم دێ لە یەک دوو سمەرت ترێنینگ لە یوکەی خەڵکانێک دەهاتن بە فعلی چەند مامۆستایەکی مختص دەهاتن باسی ئەو تۆپیکیان دەکرد ئایا چۆن پروپۆزەل بنووسینە بۆ ڕسێرچ فەند ئانگراند ئێستا لە کنت و لە ڕێگای چاتجیپیتیەکەت لە ڕێگای هەر جێنێتیڤ ئەی ئای تۆڵەشیەوە لە خلالی چەند پرۆمپتێکی بەسیط دەتوانی پروپۆزەلەکەت بۆ بنووسی و لە هەمان کاتیشدا پڕ نۆڵوج دەبی لەبەرەوەی چونکە ئەم دڵنیە ئەم لێک لە شەخسانم کە کاتێک پروپۆزەلمان دەنووسی کاتێکی زۆری دەویست کۆستەشی زۆری دەویست بەڵام لە ئێستادا تەنها مۆزوعەکە ئەوەیە کە کاتت بۆ دەگەڕێنێتەوە لە هەمان کاتدا دەکرێت لە زۆربەی حاڵەتەکانیشدا دەقیقتریش بێت لەوەی پێشتر دو مەسائلی سێرڤەی کراولینگ دیسان جەنەراتیڤ ئەی ئای دەورێکی گرنگی هەیە ئەوانەم هەمووی لە مێژوو دەرینە کاتێک کە ڕسێرچ دەکرا توێژینەوە دەکرا خەڵکانێک وەختۆی چۆنیان دەست پێ کردیە کاتێک کە مقابلەیان کردی خۆ هیچ تەکنۆلۆژیایەک نەبوو نە تەلەڤیزیۆن نە جوان نە ڕادیۆ یان پێش ئەو سەدەمانە باز دەکەم ئیدی لەوانەیە لە دەرگە بۆ دەرگەی مقابلەیان کردی ڕێی چەند شەخسەشیان وەجود پێ یان دواتر مەسائلی نامە و نامەناردن و یان دواتر مەسائلی سێرڤەی پەیدا بوو ئەو مین فرێمانە ئەو کۆمپیوتەرە گەورانەی لە سەرەتای چلەکان و بابڵێن لە نهایەتی چلەکان و لە سەرەتای پەنجایەکان مین فرێمەکان دەورێکی باڵایان هەبوو لە کۆکردنەوەی داتا زانیاری کاتێک کە ئینتەرویوەکانیان ئەنجام دەدا مەبەستمە بڵێم داتایەکانیان پرۆسەس دەکرد بەڵام دیسانەوە لە سەرەتای نێوەتەکان کە وێب پەیدا بوو وێب کراولەر پەیدا بوو وێب سێرڤەی پەیدا بوو خەڵکانێکی زۆر لە مامۆستان و توێژەران سوودیان لە وێب وەرگرت تا بتوانن سێرڤەکانی خۆیان بەسەری ئەنجام بدەن ئیدی لەو مابەینەی هەتا دەگاتە جەنەراتیڤ ئەی ئای ئەمە دیتومانە چەندان توول پەیدا بوو لە بۆ دروست بۆ نمونە گوگڵ فۆرم ئیدی ئەوە نزیک بە 15-16 ساڵ پێش ئێستاکانە
گوگل فۆرمش نەبووی ئیدی کە گوگل فۆرم پەیدا بکار ئاسانیش زۆری دەکرد لۆ چونکە زۆربەی داتاکانی لە پشتەوە بۆی تحلیل دەکرد و بۆی دەکردی ئەکسڵشی دەکوی ئیدی دواتر دەتوانین زیاتریش تحلیل بکەین بەڵام لە ئێستادا ئەگە بتوێت سێڤەیەکی بکەیت ئەوە دیسانەوە بە جنێتیڤ ئای زۆر بە ئاسانتر دەتوانین سێڤەیەکی ئەنجام بدەین تەواوی سەلاوانێکم خۆتان پرساتان لێ دروست ببی ئاخر چ قودسێت دەشی دەمێنێت چ پیرۆزیشی دەمێنێت ئەو هەموماندی بوونە بێ لە خلالی چەند کولەکێک بێ سێڤەی بکەیت ئەوە دوای دێم بە نمونە بۆتان پروف دەکەم لە خلالی سلایدەکانی ئاخیری کە هەموو تەکنۆلۆژیایەکی نوێ کە کار ئاسانی بۆ دەکا کەسانەکەن ئەو نوع پرسیارانەیان بۆ دروست دەبی یان رزیستنت ینی دژە بەکارهێنانی ئەو تەکنۆلۆژیانە بەڵام کی پۆینت ئەوەیە ئەومان با لەبیر نەچی هەر جنەرێتیڤ ئەی مۆدێلێک ئەم باسی یەکەم نمونەی دەکەم چکە ئاخر ئەپدەیتم نییە بەڕاست یەکەم مۆدێلی ئۆپنیای کە ChatGPT 2.1 بوو لە نۆڤەمبەری 2022 بڵای کردەوە دەیگوت ئەو مۆدێلەمە 250 ملیۆن ریسێرچ ئارتیکڵ پێی ترێن کرا یعنی ئەتوو 200 ملیۆن ریسێرچ ئارتیکل لەبەردەستی بی 250 ملیۆن ریسێرچ ئارتیکل لەبەردەستی بی ئەتوو بێ لە ناویدا بگەڕێت ئەنجام بە یەکەچی دەتوانانی بگەڕی ئەو 250 ملیۆن ئارتیکڵە یان بە 10,000 نەفەری بێ بگەڕێت چەند کاتە دێ کەچی بەو مۆدەڵی چۆن بە شێوەیەکی سادە و ساکات بۆ سەمەرایز دەکات و ئیدی دەکرێت قابلیەتی غەڵەت هەبی بەڵام ئەمەگە بێن بە ڕێژە قسام بکەین ئەگە سەقانەوە تشی ڕازبی واینوت لۆ بەکاری نینی لە بۆ مەسائلی دەیتا سێت و دەیتا ئەنەلیسیس دیسان جنەرێتیڤ ئای ڕۆڵێکی هەیە بەڵام ئایا خەڵکانێک هەنە کە باز لە داتای دەکەن تەمان یەک لە پیلەرە هەرە گرنگەکانی تری ریسێرچ ئیدی با بڵێن داتا سێتە کۆکردنەوەی داتا و هەروەها لە هەمان کاتدا داتا ئەنەلیسە واتە شکردنەوەی داتا ئیدوار دەڵێ بەبێ داتا ئەو شتانێکە دەگۆترێ و ئەوانەی کە باز دەکرێەوەی دەبینترێ هەمووی فکرێ بەنا خۆ ئەگە بێت و داتایەکەت هەبی و داتایەکە بە شێش ڕاستی دروست کۆکرا بێتەوە نامان کاتە شکردنەوەی باشت بۆ کردبی زۆر بە ئاسانی زۆر بە دەقیق و بە وردیش دەتوانین دیزیشن میکینگ لەسەری ئەنجام in short without data set or data analysis and data driven technology research would not be possible sorry طبعا ليس أبسيطك data analysis يعني بروسيكا كاتك دز بابلين problem statement دكي دواتر دي سيرفي دكي داتاي كو دكي و زەشەتش نییە سێڤی لە بۆ هەندێک ئیخساسات سێڤی هەیە بەڵام خۆی دەتوانم برێم بۆ نمونە ئەمە لە ئەندازیاری کاتێک کە داتای گێدڵگومیشن یان فەیسبوکمیشن فیسی خەڵکی زۆری ڕۆشنی خەڵکی خڕ دەکەین و خولەکریش هەر سێڤەیە بەڵام لە ڕێگای تەکنۆلۆژیای بەکارهێنانی سمارتفۆن و سێنسەرەکان و چیپسەتی وایرلێسی دێنەوە دەتانێت دەکەینەوە تەنها ڕێگایەکی جیاواز لەنام کۆنتێکستەکەی هەماشتە پاشان ئەو دەیتایە کاتێک کە کۆلێکت دەکرێت وەچی باسم کرد بە ڕێگای جیاواز کلین دەکرێت پریپرۆسسینگی لەسەر ئەنجام دەدرێت و دواتر ئەنجا تەحلیلات و ئیدی ئینتەرپریتیشن و با بڵێن جەستیفیکیشنی ڕزەڵتەکان بکەین لێ دەرێ is the process of inspecting, cleaning, transforming and interpreting data to extract useful insights, identifying patterns and support decision making چونکە هەموو ئەو ڕزەڵتانی کە ئەمە بەدەستی دێنی فی الأخیر دەتوانین decision لەسەری دروستکەین ئەو پرۆسێکە تازە باسم کرد چەندان توڵ هەیە لە ئێستادا هەمووی ئیمبدت کراینە لەگەر جنێرێتیڤ ئای کە دەکرێت لە بۆ داتا ئەنەلیسیس بەکاربێت لەوانە SPSS ئێستا GPT خاص بەخۆی هەیە پێشانتان دەدەم R SAS پایتۆن ماتلاب ئەوەندێکی هەر نازانم بەکارم نەیناینە ئەو جاسب بەڵام ئەوەی کەمە زۆر شارەزاییمان هەبی لە ڕێگای ماتلاب و پایتۆن و ئەکسل و هەندێک جای SPSS شمان بەکاری نایە هەموو مقابل بەو توڵانە لە ئێستادا
AI GPT یان هەیە AI مۆدل یان هەیە ئەگەر دیقەتتان دابتێ بڕۆن تەمەشاکەن لە GPT چەندان بۆ نمونە تەمەشاکە چەندان GPT هەیە بەناوی Data Analysis Report Advanced Data Analysis Data Analysis SPSS هەتا دوایە ئەوانە هەمووی GPT نە بەس ئەنجا لە کلۆدی ڕاستە GPT نینە بەڵام دەکرێت مۆدلەکان هەمووی ئیمبدتن کاتێک کە دەیتایەکی دەدەی ئیدی بۆ تحلیل دەکات و بۆ ئەناڵایز دەکات as you asked for. جگە لەوەی لە Data Analysis یەک لە پلێرەکانی کەی Research Tool and Visualization واتە ڕپرزەنتی داتاکانت ئەنجامی داتاکانت یان جستفیکیشنەکانی ریزڵتەکانت لە ڕێگای گراف لە ڕێگای ئیمەیج لە ڕێگای ڤیژن پێی دەوتێت ڤیژوەلایزیشن طبعاً خۆشبەختانە ئێستا بە چەند پرۆمتێکی کەم کاتێک کە ئەکسل فایلێک تێ ریزڵتەکەت هەیە دەیدەی لەگەر چەند وشەیەکی باسم کرد بۆ نمونە ئێستاوە نمونەیەک بوو هەموو جارێ ئەوە یەکەم نمونەم بوو کە بەکارم هینایە لە ChatGPT گوتیمە ئەو ئێکسلا ستۆری ئێگزامپڵی چیان برادرە کات گوتی دکتۆر لۆنێ تخوا ئەوم بۆ ڤیژوەلایزکە زەحمەت نەبی گرافشتان بۆ دروستکە ئێکسل بوو ئازە مانجی 11/12/2022 بوو هەی گوتم ڕاستە وەڵای برادر بزانین ناتوانین بۆی بکەین یعنی ئەمیش بە خۆمان شارەزایی وان نەبوو بەڵام ئەو تێکستە کوردیم دایان بە کوردی دامە ئەو کاتیش تێگەیشت و ئێکسلەکەی کە دامێ ئەو گرافی بۆ ڕپرزەنتکردم ئەوانەی کە ئێستا لە ئەپلای ساینس کە ئیش دەکەن خاصن ئەوانەی بایۆلۆجی کە باز لە ریلیشنشیپی مابەینی نەخۆشی سوکەری وەچی پێدرێن ئەو HPAIC لەگەر CRE ئەوەی ئیلتیابات و هەروەها تەمەن یان ویت ئەوانە هەموو ڕلیشنەکە لە ئەکسل شیتەژی 4-5 کۆڵم بودامانێ بۆ شێوەیە جاگەر ئینتەرپریتی بکەین بۆ نوێندرەی ئەوەی کە ویتیان نۆرمەڵە باشە ڕێژە شەکلیان متەوەستە دیقەت دێ بەڵام ئەوەی کە ویتیان زۆر کەم دیتیتە سڕیەکە لەو منتیقەیە واتە سوکەریان زۆر کەمە لە چواری تەمان ئەوەی تراکومەکەیەوە بزانم ئەوەی کە سێمانجی پێدەڵێن بەڵێ سێمانجی پێدرێن دکتۆرە و HBA کە HBA وای تا ئێدە باش ئەوە کاکتۆر نازان بێم ئەنفۆرشنتلی ئەمن بڵێن داکمان زۆر نەخۆشە بەو دەناوێنی بە سوکەری بەداخۆ ئەنجایەکمان پەیدا کردی ها بەداخۆ زۆر سپاس مەبەستم چ بۆ ئەو ئێگزامپڵان بە چەند پرۆمتێکی کوردی دامانی ئۆگرافی بۆ جەنەرێتکردنی ئێستا لەوەی دڵنیە ئەنیمێشنی کەوتی تێناوێت لەوەی دڵنیە پرۆمتەکان ئەگە بە ژیرانە بیدێ چونکە ئەوم لەبیر چوو بەڕێزان مهمەی بەکارهێنانی جەنەراتیڤ ئای پرۆمت ئینجینێرینگە چۆن ئەو وشانە بەکاردێن باوەڕکە جاری وا هەیە بەس کیوەرد دەوردەبینێ ها نەک معنای ڕستەکەی زیاتر فۆکەس پاتە سەرێ بەڵکو کیوەردەکان ئەو تێدەگات کە هەندێک کیوەردێ جاری وا هەیە بەکاری دێنی بێسوودە یعنی ئەمە ئاتەن لە لینگویستیک پێ دەوترێت ستۆپ وۆردس هەندێک معلوماتشمان پەیدا کردی لەسەر مەسایل NLP دوای دێم باسی دەکەمەوەی کە کاکتۆر ئیمداد باسی کرد کە ئەویش خزمەتەکە بە زمانی کوردی بەرحاڵ لە بۆ ڤیژوەلایزیشن AI زۆر دەوری هەیە ئەوە بۆ خۆی لێرە داتاکانی بۆ ئینتەرپریت کردومە ئەوەتە هەمووی بۆ ئینتەرپریت کردومە دەبێتوانێت ببینی ئەگە کێش زیاد دەبێت بەرزبوونی دیابەت زیاد دەبێت و لامان کادا CRE زیاد دەبێت و هەتا دوای باشە لە بۆ ئیدیتینگ لە بۆ ڕایتینگ لە بۆ ڕڤیژن ئەنجا ئەمن هەدەفم ئەوە بوو لە پرزەنتەیشنێ بەداخەوە خەڵکانێکی زۆر لە پۆست گراجوێت خوێندکارانی خوێنی باڵا و لە هەتا خوێندکارانی بەرایش بەکالۆریۆسیش واز دەکەن ئەوەی کە بەکاردێ AI تەنها لە نووسینە لە ئیدیتینگە ناکاکە ئەوەی کە بێشتر باسم کرد ئەوانە پیلەری سەرەشینە ئەوەکەی کە ئەسڵەن ڕاستە چاڵنگێکی زۆر گەورەیە لە بۆ ئەوانەی کە نەیتیڤ نینە کاتێک کە پێپەر دەنووسن بە زمانی ئینگلیزی خۆی ئەگەر توێژەر بی
کە دەڵێن مەسەلەن هەمان ئەمە زیاتر دەڵێن توێژە دەنا لە دەرێ بڕۆ لە گۆڤارەکان دەڵێن ئۆثەر ئەگە بیکەینە کوردی یعنی نووسەر ئەمە بە یەکێکی دەڵێن نووسەر بە فعلی توانای نووسینێکی هەبی کە لە ڕووی تەکنیکیەوە معناداربی توخودبی ستاندەرێکی بەخۆیەوە ببینی هەموو جارە دەڵێن ها شاعیرەکانمان نووسەرەکانمان ستایلێک تایبەت بەخۆیتی ئەجا کاتێک بە توێژە دەگوترێن نووسەر ستایلی نووسینی خۆی هەبی بەڵام ئەدەم لۆ ئێستا دێم باسی جێنەراتیڤ ئای دەکەم کاکە کار ئاسانیەکت بۆ دەکات کە لە نووسین ئەوانەی خاستن کە نەیتیڤ نین یان لە ئینگلیزی باش نین یان کاکە ئەوەی کە ئەم باوەڕکە چەند هاوڕێمان هەبوو لەو بەریتانیای لەبەر ئەوەی چونکە بەس بە تەکنۆلۆژیان دێن شت دەنووسن لە سپێلینگ زۆر غەڵەتیان دەکات نەیتیڤەکان ئەوە بۆ ئاسان دەکات پرۆڤریدینگت بۆ دەکات مەسەلەن یا مەسەلەی ئیدیتینگ ریڤیژن کاتێک لە بۆ گۆڤارێکی دەنێری دەوێت کاکە جان ئیدی فۆرمات و تێمپلیت و ئەشتانە کەسانێکمان هەنە یعنی شارەزای یعنی it's not shame but it needs time to learn how to use and how to edit the article so at that time you can use the AI tools easily within the short time باشە ئەوانە هەموو چالنج بوون ئەو پیلەرە سەرچیانە بوون کە دەتوانرێت توێژەر یان نووسەر سوودی لێ ببینی مەبەستم سوود لە بەکارهێنانی جێنەراتیڤ ئای بکەی لۆ بەکاری بین کاکە ئەوانە هەموو توێژینەوەنە لەو دوایانە تەوان 23ەوە ریسێرچەکە باز دەکات چۆن سێڤەی کردیە داتای کۆ کردیتەوە ئایا AI لۆ بەکاربین یەک لەوانە درێکاکە زۆر ئاسانکاریمان بۆ دەکات لیترشە سێڤیمان لیترشە سێڤەی لیترشە ڕڤیوی با بڵێن ئارتیکەلەکانمان یان دیزێتێشەکانمان سەریعتر دەکات ئەکسیلرەیت دەکات جەس مەسائیلی با بڵێن بۆ نمونە دەڵێ ئەگەر کەسانێک ڕڤیو ئارتیکلیان بکردباوە بۆ نە 50 ئارتیکلیان ڕووی کردبا 100 سەعاتیان دەویستە ئەوە تەوان توێژینەوەیە کە باسی دەکات هاوڕکە ئەم کاتێک کە خوێندکاری ماستەر بووم ماستەر نابابێن دکتۆرا زیاتر بە 3 ڕۆژان لەوانێ ئارتیکلەکەم ڕڤیو نەکردباوە حکومی کە زمانەکەم باش نەبووە تێگەیشتنەکانمان یان مەسەلەن بیدایەتەکەی وایە بەڵێ کاتێک بۆ دەدێت لە قۆناغی نووسینی تیسوانە خۆت ئەبدەیت دەکەی و لە دریشە ڕڤیوەکەی لەوانەیە بە 4-5 سەعاتەکان پێپەرێکمان تەواو کردە بەڵام لە ئێستای ئایدا دەکرێت بۆ توێژینێ دەرێت 300 ئارتیکل دەکرێت ڕڤیو بکرێتەوە سەمرایز بکرێتەوە لە خلالی 15 کاتژمێر تەوانەوەش سەرچاوکەی لویە جێنەراتیڤ ئای میهمە لە بۆ مەسائلی هایپۆتیسیس جێنەرەیشن ئەند ئەکسپلۆرەیشن تەبعاً یەکێک لە دیسان ستێپە هەرە گرنگەکانی خاستن خوێندکاری ماستەر دکتۆرا ئەوەیە چۆن ریسەرچ کوێشن دروست دەکەیت چونکە فیل ئەخیر ئەو ریسەرچ هایپۆتیسیس و ریسەرچ کوێشنانە دەبی لە چاپتەرەکانی ئاخری وەڵام بدرێتەوە بە ریزەڵتیش لە ئەنجامی دیتا پرۆسێسینگ و دیتا ئەنالیسیس و ئەکسپەریمنت و تاقیکردنەوەکانە و کاتێکە بە عەکسەوە دەگەڕێنەوە دیسان داتا کۆکردنەوەکە لەسەر ئەساسی پرۆبلم دیفینیشنەکەی ئەفەن برێن لەسەر ئەساسی ریسەرچ کوێشنەکانە لۆجکە ریسەرچ کوێشنەکان لەسەر ئەساسی پرۆبلم ستێتمنتەکەی دیاری دەکرێت ئەنجا ئایا چۆن کاتێککە مشکلەکە لە بەردەستی بۆ ریسەرچ کوێشن دیزاینکەی دیفاینکەی هایپۆتیسەکان لیست بکەیت جێنەرەیت بکەیت ئیدی دەڵێ عەفوەن کار ئاسانیشی زۆر دەکات درێ graph reasoning to autonomously generate research hypothesis in material sciences جا باوەڕکە لەگەر یەک لە خوێندکارەکانی ماستەرم ئیژی لەسەر NLP دەکەن بابە Natural Language Processing گوتم کاکە تو جارێ بڕۆ بگەرە بزانم تا پرۆبلەمەکەی دیاری دەکەین وەلو ڤیژنێکمان نەبوو لەسەر پرۆبلەمەکەی ئەوەیە کە کوژ ژیری دەستکرد دەوڵەمەندکەین لە ڕووی زمانی کوردیەوە کاتێکە جێنەری تێکستەشی دەکات فقط جانە نەک ئیمێج و ڤۆیس و ئۆدیۆ ئەوانە باشە ئیدی
لەگەری کە دانیشتم چکە ئەوەشتان توش دەبی ها نزیکەی 50 کوێشنی بۆ دروستکردن گوتم کاکە کامدام یان دەتوانین بین لەسەر یەک یان دوو یان سێ پرسیار زیاتر نەڕۆی وەرم بە ئەو سێ بە جوانی جواب دەینەوە ئەتو ژیانت مایە تازە دەست پێ بکەوە لە دکتۆرایەکەت و لە دوای مابینی ماستەر و دکتۆرایەکەت لە دوای دکتۆرایەکەشت یعنی لە خلالی یەک میتینجی جەنەرەیتی ڕسەرچ کۆشنەکانمان و زۆر بە دەقیقی و ئەنجامەکانیشمان زۆر بە جوانی وەڵامی ڕسەرچ کۆشنەکانی داوە یعنی ئەمە بەداخەوە ئێستا ستاندەرێک هەیە وەرەو زانکۆیەکان هەیەکە و ستایلی خۆیان هەیە ئێستاواز دەکەم بەڵام لە وەزارەت ستاندەر هەیە کاتێک کە تیسەکان کوی دەنووسێ بەس ئەوم نەدیتێ پوڕ ریسەرچ کوێشن لاندێک زانکۆ دەیبینم با چوومە مناقەشەمان کردێت گفتوگۆمان کردێ ماستەر ئابڕی ماستەر نامۆ تێزیکتۆران ریسەرچ کوێشنیان بەکارهێنیان بەڵام یەکی لە جوانیەکانی تری توێژە نووسەر ئەوەیە ریسەرچ کوێشنەکەی دیزاین کرد بە شێوەیەکی سادە و ساکار و میمیشە لە دیزێرتیشن و لە فیسەکاندا هەن لە بۆ داتانەلیسیس بۆشی باسم کرد بە ریسێرچ سەلمێنرا ئەوە ریسەرچش کێدرێ کاتێککە لۆچی ئەمە ئای بەکاربێنرێت generative AI has potential to transform how people work and how firms are organized unlocking new opportunity باوەڕکە یان boosting the productivity لەوانەیە هەندێکتان لەگەڵ من ئەو ڕێیەتان نەبێت بەڵام دەکرێت منداڵەکانیشمان یان بە کەلۆرۆسیەکان ئەوانەی کە لە خوێندنی بەلایینە کریێتیڤیشیان لێ دەربچێت بۆ مناقەشە زۆری هەڵدەگری ئەم لەگەر چەند کەسانێک زۆر مناقەشەمان کردێت نابابە خەڵک تەنبەڵ دەبی بە بەکارهێنانی ئای نا کاکە باوەڕکە ئۆپۆرچونیتی نوێ دروست دەبی بۆ دەدۆزرێتەوە لە کاتی بەکارهێنانی جێنێتیڤ ئای خاستن لە بۆ شکننەوەی داتا یان لە ڕێخستنی داتاکان یان لە ڤیژۆلایزی داتای وە تا دوایی دەرێ productivity gaining ranging from 5 to 125 زیاد یعنی customer support software developer and consulting roles جەماعەت ئەمە شەرنی ئەوەی کە ئەو ڕسەرچی کە ئێستا ئەمە دەیکەین لەسەر وەرەقە و فیس و دیزەرتیشن و ئارتیکل و گۆڤار ئەوانە نا بڕۆن کۆمپانیاکان تەماشاکەن ئیشی تیمی ڕسەرچیان زۆر ئاسان دەرگای بەکارهێنانی ئەو توڵانەی AI ئەوە نییە دەڵێ دەرێکاکە کاتێک کۆمپانیایەک دێ داتای خۆ دەکاتەوە فیدباک لە کەستەمەرەکانی خۆی وەردەگری لە چۆنیەتی ڕێخستنی ئایتمەکانیان ئیدی لە گواستنەوەی ئایتمەکانیان دانانی ئایتمەکانیان لە مارکێتەکان دەڵێ ئەو ئەوەی کردیە کەستۆمە سەپۆرت بابڕێن پرۆداکتیڤیتیەکانیان زیاتر و زیاتر ببی و دیماندی لەسەربی لە ستا 5 بۆ ستا 20 زیادی کرد ئەوە هینتەکە ئیندیکیشنەکە کەەوە دەکا ئەو AI توڵانە بۆ تەبعاً پەیپەرێکە لە 2025 بڵاوبوویتەوە کە باز دەوەی دەکات چۆن AI سوودی هەیە لە بۆ دیتا ئەنالیسیس یان لە بۆ ئینتەرپریتیشن یعنی باوەڕکە وەلو ئەو نمونێ زۆر کۆنا پێش جنرێتی بەیان بەڵام AI بووی دەکرد ئەو کەسانێک کە لە بەریتانیا بوو بن دەزانن تێسکۆ زیینجرە مارکێتەکە وەکو تیم مارتی برادرە کات سیمینارێکی کرد گوتی کاتێک کە لە تێسکۆی ئایتمەکان دادنێ ئەویش بە بەکارهێنانی توڵی AI بوو بتوانی ئەو ئایتمانە تەنیژێکتر دابنێ هەتا وەکو زۆرچین فرۆشی هەبێ ئەجێ یەک لە نمونەکانی باسی دەکرد دەیگوت ئیدی دیارە ینی لەوێن بۆ شێوەیە مەشروبات جەچی مەشروباتی غازی یان قوبولی لەگەر حەفازەی کە لە تەنیژێکیاندا نابوو فرۆشی زیاتر بوو لۆ خەڵکەکان ینی برێن دایبی لە بۆ ئەو فامیل ئەو بابرێن داکو بابانە دێن دەچن کە هەفتانە شت دەکڕن دایبەکە پێشتر کە ئەگە بۆ نمونە 100 فرۆشتنی لە هەفتەچی یان لەو ڕۆژی ویکێندەکەی لە شەمەکەیان لە یەکشەمەکەی بووە 500 چیز کاتێکە لە تەنیشت مەشروباتەکان دانرابوو یان مەشروباتەکان دیسان یعنی میچۆڵێ ئەوان زیاتر فرۆشتان بچووکە دەکەن دایبێتی لۆ کابرای کەستەمەر دێت جاری وایە دەچی ئەشای دەکرێت حەفازەکە لەبیر دەکات چووە لە بۆ مەشروبەکەی و بەعکسەوە لە بۆ حەفازەی چووە مەشروبەکەی لەبیر چووە ئەنجا مەبەستم چیە لەوەی کە
کاتێک AI ڕکۆمەندیشنت بۆ دەکا ئەو ئایتمانە مەقسەدم پرۆداکتەکان زیاتر دەبن نەک تەمانەوە توی ژنەوەی ها بمناسبە لە کۆمپانیای تێسکۆ هەستاون ئەنجامیاندایە لۆیە جنراتیڤ AI پێویستە لەوەی پرۆداکتەکانمان زیاد دەکا وارووا لە ڕایتینگ لە کۆمیونیکیشن سەپۆرت ئەوەش توی ژنەوەی شکێ باز دەوەی دەکات کاتێک کە درافتینگ دەکەی ترادیشنەل میتۆد وەخت خۆی تەمان ترادیشنەل میتۆدەکان بۆ نارنجەیە و سەوزەکان بە AI کاتێک کە بەرەگای قەدیم ئیشمان کردیە درافتینگ چەند کاتژمێر ویستی 8 کەچی بە AI 3 کاتژمێر ویستی ئیدیتینگ کاتت بۆ دەگرێنەوە لە 6 ساعتی بۆ دەکاتە 2 کاتژمێر کلاریتی ئیمپروڤمنت ساتیشن فۆرماتینگ ساتیشن جارە چەند مشکلی ئەوانەی کە باگراوندیان لە ئەوەی نەبووبی یان ترینینگەشیان نەکردبی یان یەکەم جار دوم جاریان بی کاتێک کە ڕسەرچێک دەنووسنیان فیسەگەن دیزرتیشن بە 5 ساعتیش ناتوان سایتینگ و ریفرنسینگ ستایل و مانیجر و سۆسەکان بکەن کەچی بە AI ئێستاکان فلان ساعتەشی بۆ ئەنجام دەدا تەمانەوە دیسانە لەو بەحسی دەرەمینایەوە کە ساڵ 2023 و ئۆتۆرگەیتی نۆی ئاژان ئیدی چلی پرفۆمانسی زیاتر کردی و هەروە ئۆڤەرکەمینگ نۆڵج گابس یعنی ئێستا من کە دەرێم نیو ئۆپۆرتینیتی ئەدیۆ نیو ئۆپۆرتینیتی نییە جاری وا هەیە ئەمە لە دیپارتمنتەکەی ما برادرێکمانە بوو دەستی بە پرۆبلم ستێتمنتە کردبوو لەگەر مشریفەکەی بە فعلی کەس لەسەر ئەو تۆپیکە ئیشی نەکردبوو ئەو کاتیکە گەڕابوو نییە تەمانەوە قسەی خۆیان بووە یوە کەس ئیشی نەکرد یعنی ئینگلیز دەرێت to the best of my knowledge کاکە nobody has been touched this idea بەس تو مەزەن چەند کەسانێک ئیشی کردبوو لەو کاتی لە یەک لە وێبسایتەکانی دانابوو ئەو سێرچە بەوی ڕانەگەیشت بوو بگاتە وێندە کاتێک کە تەڵەبەکە سێرچ کرد بەڵام لە ئێستادا لەبەر ئەوەی چونکە جنراتیڤ ئایکان کراولینگی هەموو سۆسەکانی ئینتەرنێت و کلۆدی کردیە دەکرێت هەموو ئەو داتیانە لەوێن دەربی سێرچ دەکەی وە گاپەکان زۆر بە دەقیقتر بدۆزیەوە و لە هەمان کاتیشدا سەرعتریش بدۆزی و لە هەمان کاتدا وە دەکا ئیشەکانیش ئەگەر یەکێک بیەوێ ئیش لەسەر ئینتەردیسپلینەری ڕسێرچ بکە بۆ نمونە کۆمپیوتەر ساینس دەکات لەگەر لینگویستیک و لەگەر هیستری و ئیدی زوان ئێساساتی جیاواز ئەوە دیسان کار ئاسانیمان بۆ دەکات باشە لە بۆ ریفاینمنت AI dialog دیسان AI پێویستە باشە حەزم لێو بەسەرعی بێم لەو دیسپلینانی کە باز دەکەین چکە کاتەکە مەحدودە هەندێک بەسەرعی دەبن دڵنیام ئێوەی بەڕێست یەکێکن لەو کەسانەی کە ئیش لەو بارانەیە کە ئێستا ئەمن لیستم کردیە و داوا لێ بڕون دەکەم ئەوانەی کە لە بیرشن کردیە بەس حاڵم کردی as much as possible to list most of the academic disciplines using the generative AI مثلا لە education لە پێداگۆجی AI تۆڵەکان زۆر دەورێکی باڵایان هەیە لە بۆ پرفۆمانس لە بۆ ئەکیورسی لە بۆ کات لە بۆ new opportunity or new gap knowledges خۆشبەختانە لەو دوایانە دڵنیام ئەوانەی کە بەشداریان لە پێداگۆجی کردیا و کەسانی کە مامۆستانە ئەفۆن ئەو مۆدێڵی 6 مۆدێلە لە پێداگۆجی سە لە مۆدێڵی student success لە مۆدێڵی ریسێرچ لە مۆدێڵی توزوانە AI تولەکان زۆر گرنگن بەکاربێن پێشتر یعنی ترادیشنەل وەی بوو کاتێک مامۆستا فکری دەکردەوە پێش ژنێتیڤ AI تەلەبەکان کویان فکر دەکردەوە بەڵام لە ئێستادا دەبی مامۆستایەکان چۆن بن چونکە تەلەبەکانمان بزانین چۆن مەسەن بۆ نمونە بەستنی شتەکەوەی زۆر ئەم سەرنجی منیڕاکێشە بە فعلی مامۆستا ئەمە وەخت خۆی کە دەرسمان دەگوتوە کە زۆر مۆدێرن بووین سلایدەکانمان ئەپ تو دیت بوو ئۆرگەنایزی کۆنتێنتەکانمان کردبوو تەلەبەکان ئیکوەلی نۆڵیجی هەوەردەگرت the same space يعني same pace بەردەکەوت بەڵام لە ئێستادا لە ڕێگای AI تولەکان دەکرێت مامۆستاکە بە گوێرەی خاستن لە بۆ چی بۆ نمونە کاتێک کە ترین کۆرسێک دەکەیەوە
باشە different بۆنە ترێن کۆسێک لەسەر research from A to Z how to write research grant and fund proposals مثلا کابرای اختصاصی جغرافیا کابرای اختصاصی هیستریە لەولای بایۆلۆژیە لەولای ئینگلیزیە باشە چۆن کۆرسێکی ئامادە دەکەیت کە لە بۆ هەمویان بگونجی ئەوە لێرە یارمەتی دەدا کە تۆپیکە ڕاستە برێن کۆمۆنە لە مابینی هەمویان بەڵام دەکرێت ئەگزامپڵەکان جیاواز بن بۆ ئەوەی هەتاوەکو کابرای کە بەشدار بووە بە ئاسانتر وەربگریت لۆیە دەکرێت get learning plan just for them skip concepts they know and get recommendations وماستر أو طبعا adjust based on content and student success يعني دەکرێت لەسەر فیدباکی تەلەبەکانیشەوە لەسەر اختصاصاتی تەلەبەکانەوە یان با بڵێن بەشداربەکانەوە پێداگۆجی بابێ ئەو ئایتوڵانە بەکاردێن لە کاتی تیچینگ ئیدی بە فعلی تیچینگ میثۆد پێویستی بە گۆڕانکاری هەیە ئێستا لە زانکۆ پەیمانگاکە لۆ ئەمە پێشتر ئەگە بەبییرتان بێ پێش مەسەلەی بۆلۆنا ئۆشتانە دەیانگۆ کاکە نور هەیە نور ڕانکینگ لەسەر زانکۆیەکان ئیشی دەکرد لەسەر TQA و لە TQH پۆرتفۆلیۆ و کاتە بوو دوای فیسکردن فیدباکشە بوو دوایی دەبێن دەر یەک لە ڕیکوارمنتەکان دێگۆی کاکەی بڕسێک ئەفەن دەیان کوێشن بانک هەبێت جارێک لە مشکلەکانی کوێشن بانکی مامۆستاکە ئەو کوێشن بانکە بوو بۆ مەشتا پرسایی دابنێم یەکێکە دەگوت 250 پرسایی دابنە جامیعەکانەکە لە ئێستاکانە تو بەس کتابەکەی بدێ برێکاکە 500 پرسیارن بۆ جێنێتکە لەسەرەوە بە خلای چەند خولێکێکی ئەو پرسیارەداتی وەڵامەکانیش دابنێ کار ئاسانی تەوان هەم لە بۆ خوێنکاریش دەکە هەمیش لە بۆ مامۆستای و بەعکسەوە ئێستا تەلەبەکە دەتوانی ریسێرچ یان کوێشن بانک بۆ خۆی دروستکە نەک مامۆستا هەر لە ڕێگای بەکارهێنانی ئەو ریسێرچ بابێ ئەو جەنێتیڤای توانە کیویزیکە جێنەرێت دەکەیت تو زوانە گرێدینگ دەکەیت ئەمە وەکو سۆفتوێر وەختوە مشکلەکمان هەبوو وەزارەت داوای کردین ئەو کەسانی کە شارەزانە لە دروستکردنی ERP و لە بۆ سیستەم هەروە وەزارەتی تەربیەش جارێکی داوای لێکردین تو بتوانین دەفتەری تەسلیح دەین تێکست تەسلیح دەین لە ئێستا ئەو کاتی زۆر قڕز بوو لێ زۆربەی پرسیارەکان دەبووە مەڵتی چۆیس ئاسان بوو ها based on pointer خاڵە بەڵام لە ئێستادا ئەو جێنزبەیە زۆر بە ئاسانی دەتوانین دەفتەرەکانی شوان تەسلیح دەین ئەگەر تێکستیش یان ئەوانەی کە لە بەشی میوزیکوانە ئیش دەکەن ئەگەر سەوتیش بی دەتوانی سەوتەکانیش تەسلیح بدا بزانێ ئایا چەند بە چەندی دەین لۆ چکە تو پێشتر ئۆڕێدی ئایدیڵ یان چی پێدەڵێن وەڵامی نموزەجیت هەیە لەوێدا ئەوانە توولن بەکارێن لە کیوز جێنەرێشن باشە لە هیومانیتی یان سۆشیۆل ساینس طبعا یەک لە اختصاصاتی با بڵێن هیومانیتیس ئان سۆشیۆل ساینس مەسایلی هیستۆریکەل ریسێرچە پاترن گۆگریشنە یان سکێل لیتریچەرە دۆکمنت ئەنالیسیسە ئەوانە مهمن یان کەلچەر ستەدیە ئەوانە هەمووی دەکرێت لەرەگەی ئەو توولانەوە بۆ نمونە مەسائلی قانونیە ئەوە نمونەکەم بۆ خۆم دامنایە ڕۆژێکی لەگە یەک لە برادرەکانم ئەنجومەنی زانکۆیمان ناقەشمان دەکرد دەمانگوت ئایا سلاحیەتەکانی ئەمیدی و سانکۆ و مساعیدەی جامعەی چییە وەڵا ئەمیش کریۆستی فضوڵی هەن چوون ئەوەی قانونی با بڵێن 2010 خوێنی باڵا هەیە کە ئەوی مەرسوم و پێدەچوو ئەوە لە وقای کوردستانی بڵاوبوویتەوە قانون ژمارە 2010 پێ دەڵێت کۆی سلاحەتەکان تێدا ئەمیش گوتم کاکە ئێستا وەرە بە سەریعی بکەین با سەمرایزەکەم بۆ بکە هەر بە زمانی کوردی تێدا ئەو بۆ خۆی ترانسلیت کردی ئەیەکە باسی ڕسپۆنسیبلیتەکانی دین و سەرۆکی زانکۆ و مساعیدەکان و ئەو شتە تۆپیکانەی کە میهمە دین ئیشی لەسەر بکە یان ڕێزانیا ئیشی لەسەر بکە جاوە لێ دێم باسی چ دەکەم باسیەوەی دەکەم لە هیومانیتی ساینس لە ئەدمنستریشن لە توزانم لە قانون دەکرێت ئەو توانە یارمەتی دەرمان بن لە کاتی ئیشەکانمان ئێوە هەمووی مەسایل هیومانیتی ساینس سۆشیۆل ساینسن نمونێچکەتان بۆ بێنم ڕۆژێکی برادرێک تەکلیفی کرد پێی راپۆرتێکی وەرگبووە لە
با بڵێ پەیمانگایەک کە باز لە کۆمپیتیشنی دەکات لە مابینی چەند سایتێک لە بۆ ئەوی بزانین ئاسیدێکتر کرێ با بڵێن شارێکی پیش زازی لێ دروست بکات 1970 پێش بە ئینگلیزی کۆکوتن کاکەوە و بەتەنیا بە من دەکرێت کاتی دەوێت زۆری وەڵ حاست دوای فتم کردگوتن باش لۆ نێدێمایی دامە ئەی لە خلالی 16 سەعاتی بردوو ڕۆژە گوتم کاکە وەرە ویک پۆینتی ئەو ریپۆرتم پێ بڵێ سترۆنگ پۆینتی ئەو بزانام لە چێن دەرغەڵەت کرایە بزانین لە چێن دەر بەڕاست و دوستی ئەو کۆمپیتیشنە ئەنجامیدا ئەها لە بۆ مەسائلی دۆکمنت ئەنالیسیس لێرە مەبەستمە دەکرێت سوودی لێ ببینی وەکو هیومانیتیان سۆشیەل ساینس نمونە زۆرن بە حەقیەکانی کەژ نەخۆین چکە وەختەکە کەمە ئەوانە هەمووی توڵن جەماعەت ئار کە باسم کرد وەخت خۆی یا SPSS ئێستا ChatGPT خاصی بوانەدانە دەکرێت توڵن بەکاریان بێنن لە ئینژینیەرینگ جەماعەتی ئەندازیاری باش دەزانن هەر لە سەرەتای نەهزەی پیشەسازیەوە تەکنۆلۆژیا ڕۆڵێکی بەرچای هەبە لە ئێستادا ئای زیاتر زیاتر ئەو ڕۆڵەی زیاد کرد با بڵێن کاریگەری هەیە مەسائلی سیڤیل ئینژینیەرینگ یان میکانیکەڵ ئینژینیەرینگ هەتا لە مەسائلی سۆفتوێر ئینژینیەرینگ تازە باسم کرد سیستەم بە AI دروست دەکەیت ERP-یەکی زەخم کە زیاتر لە 15-16 مۆدیول پێکاتی بێت لەو مەسائلی حساباتە لەو مەسائلی ئەقساتە لەو مەسائلی ڕسترێشنە ئۆتۆماتیکێشنە هەتا دوای ئەوە within some يعني few days you have to present and you can present a completed, let us say, project or a system. الإلكتريكال طبعا لبور دابشکردنی بەکارهێنانی کارەبا خاصن ئەو داتای ئێستا لە سمارت ریدەرەکانمان هەنا چ لە ئاو چ لە کارەبای دەتوانین AI تێدا بەکاربێنین و توێژنێش ئەنجام دێنین چۆن حکوومەت بتوانین کەمترین کارەبا تەوزیع بکات لە بۆ زۆرترین شوێن هەر ئەو کارەبایی کە هەیە بگەڕ هەندێک پاشکۆتی لێ بکرێت مەبەستم چکە ئەو داتایانە هەنە ئێستا بڕۆ ئەمە جارێکی باشم ببیێ داتای سەنیگاو لە سەنیگاو یونیڤەرسیتی بەدەستم گەیشت مۆدلێکی پایتۆنی ئایمان بۆ دروستکردن کە کار ئاسانی دەکەلەوەی کار بزانین ساڵانە چەند کارەبا زیاتر بەکاردێ و چۆن بتوانین کەمتر بەکاربێ و کارەبایەکی کە بگەڕێتەوە لە بۆ مەسائلی پابلیک ئۆرگنایزیشنەکان لە بۆ جیۆتەکنیک لە بۆ تونێڵ درست پریدکشن AI زۆر دەورێکی باڵای هەیە و داتای پێ دەتوانین کۆ بکەینەوە لە میدیسین بە ئاماشەوە بەڕێزان لە میدیسین AI ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەیە AI هەر لە سەرەتا هەشتایەکانەوە کاتێک مەسائلی ئەکسڕەی و ئەوانە کە تەتویری کردنا پێشتریش هەبووە ئەجا دواتر لەو ماوانی ئاخیری MRI و CT سکان ئەوانە هەمووی مۆدلەکانی ئایە بەڵام جێنەتیڤ AI ئێستا دێت چ دەکا لەجارەوەی دکتۆرە سەرەتایەکانمانەوانی موقی من دەنگیش دەکەن کاتێک کە دیزیشن لەسەر کەیسی نەخۆشەشی دەکەن ئەگەر AI مۆدلەکە لە تنیش بیوەکەوەی وە 5,000 ئەکسپێرتت هەبی لە مدیسن لە وەکو دکتۆر یارمەتیت بدات لەوەی کە ئەکیویسیەکانیان پێشتر دایان بۆ 1985 ئێستا مۆدل هەیە پێتان دەڵێ 1970 ئەکیویسیەکەی یعنی لە 100 کەیسی داوان 2 کەیسی غەڵەت بکات بەڵام فی الأخیر خۆ دکتۆرەکە کە ئەو توڵێ بەکاردێن تەنها لە بۆ ئینهانسی کوالیتی ئیشەکەی خۆیتی فی الأخیر دیزیشنەکە دکتۆرەکە دەیدا بەڵام وەکو ئەوی وایە چەند کەسانێک بە هەزارها دکتۆر لە چادر یارمەتی دەنە بۆ تەشخیصی نەخۆشیەکان لەوانە کولە بۆ مەسائلی رادیۆلۆجی سێرژری ئەتا دوای توڵەکان ئەوانەی کە هەنە IBM واستن هێڵث هەیە گوگل دیپ مایند نازەک بوو لەو مەسائلی دیتەکتی کانسەر ئەوانە زۆر کار ئاسانی کرد لە فارمەسی لە بۆ دراگ دیڤلۆپمنت زۆر دەوریە لە بۆ دراگ دیزاین AI یان جێنەریڤ AI زۆر دەوریە ئەمە برادرێکمان هەیە ناوی دکتۆر ئارازە خەڵکی شاری کوێ لە زانکۆی کوێ بۆ بەڵام لە زانکۆی بەکینگهام ماستەر دکتۆرایەکەی هێناوە لە شەریکەیەک ئیش دەکات بەناوی ئۆکسفۆرد دراگ دیزاین ئیشی دیزایانی دڕی چیە بە بەکارهێنانی AI
طبعا هەموو جارێ ئامشاورە دەکەین جە خۆشبەختانە دکتۆر ئێستا ئاراس لێرێ تۆفیقەوانە دکتۆر بەرە بەرە ئەوەی هەفتەی داهاتوو وێبیناریەوە هەفتەی داهاتوو هەر لە مێگامایل ئەجا کاک دکتۆر بەڕێزان زۆر ئیسفادەی لێ دەکەن ماشەڵای لێبی هەر بە خصوصی داوەتمان کردێ ژیری دەستکرد چۆن لە دروستکردنی دەرماندا بەکاردێ دەم خۆش جا ئەوە ئەلگۆریتمی خۆی هەیە میتۆری خۆی هەیە دروستکردی لەو کۆمپانیای بەفعلی چەند خۆشە کاتێک کە تو دەی هەم ڕسێرش دەکەی هەم مامۆستای هەم توێژەری و بەرهەمەکەت هەیە لەناو بازارێک کە چۆن بۆ منە درەگ دیزاین دەکەی ئیدی AI ژێرجەر AI لە فارمۆسی دەورێکی باڵای هەیە ئەوانە هەمووی تۆڵن بەسەری دەسەی دڕم لە بایۆلۆجی ئەم دڵنیامە کەسانەی کە لە مەسایلی کرۆمۆسۆم و DNA و RNA یان پرۆتین ئیش دەکەن توولی نازدار هەنە بەڵام لە ئێستادا GPT هەیە بە ناوی CRISPR ئەوە لەبرادێکشی تاکید کردەوە گوتی زۆر ئیسفادەی هەیە خاصن بۆ مەسایلی بای ئینفۆرماتیک و ئەوانە یان بایۆدایڤرسیتی مۆنیترینگ ئەوانە هەمووی GPTە با بڵێن مۆدێلی AI بەکاردی دکتۆر جیان دەزانم ڕەنگە زۆر مابی سلایدەکان بەس بزانی لە 1-2 دقەیتر ئەگەر بە هەندێکی بێنەوە لە بۆ پرسیارەکان چکە بەڕاستی کاتەکەمان وا خەریکەتەوە دەبی زۆر باشە یەکەم بەشداربووانیش وەربگرین زۆر باش داوای لەبوون دەکەم لە بواری بایۆلۆجی لە بواری کوشت و کاڵ دەورێکی گرنگی لە مەسایلی دیشتازی ئەگریکەلچەر و هەروەها زیادکردنی بەرهەم ئەویش هەمووی لە ڕێگای ئەنجامدانی توێژینەوە بە بەکارهێنانی تەکنۆلۆژیا تازەکانی IoT و درۆن و تا دوایی AI دەورێکی گرنگی هەیە دیسان وەکو عەقڵە وەکو مۆدێلەکە ناو ئەو درۆن و IoT پلاتفۆرمانە لە کیمیستری بە هەمان شێوە دیسان دەتوانین ڕەت بکەین لەگەڵ مەسائلی فارمەسی لەبۆ مەسائلی تەوا ئەو مەشین لێرنینگانێک کە بەکاری دێنن لە بۆ کیمیستری ئەکسپریمنت دەورێکی باڵای هەیە لە جیۆگرافی دیسان GIS کە بەشێکی زۆری GIS لە پشتەوە مەشین لێرنینگ و AI مۆدێلەکانن کە ئێستا جێنەراتیڤ AI دەگەری ئیمبیدد کرا دەتوانین سوودی زیاتر لێ ببینی لە لینگویستیک NLP ئەوە حەزم بەس ئەوەندەی باس بکەم ئەمان لە بۆ زمانی کوردیش بابێت لە Natural Language Processing Tool لە بۆ زمانی کوردی وەکو زانکۆی کوێ خۆشبەختانە مۆدێلی خۆمان هەیە LLM خۆمان هەیە لە ئێستا دەتوانم بێم هەمانە لەوەیکە ئێستا دەکرێت ئەپلیکەبلیش بی لەسەر موبایلێکیش بەڵام جارێ نەبوویتە پرۆداکت چکە چەندان مەشاکلی کەمان هەیە ئینفراستراکچەرمان نییە وەکو فەند دەگەڕێن ئەو ئینفراستراکچەرە بەدەست بێنین دەناوەکو LLM توێژینەوەی خۆمان ئەنجامدای خۆشبەختانە کەسانێکی پسپۆر لە زمانی کوردی لە بەشی زمانی کوردی یانی سوپاس لەوە بەشی زمانی کوردی لە فاکەڵتی پەرۆدەی زانکۆی کوێ مامۆستایان لە بەشی کۆمپیوتەر ساینس و پرۆگرام سازی ئەندازیار پرۆگرام سازی ئینگەیج بنە تیمێکی جوانی ئینتەردیسپلینەریمان دروست کردیە کە دەستکەوتیشمانەیە لەخوای بەزیابی تەنها پرۆژەکەش پرۆژەیەکی نیشتیمانی و خزمەتە بە زمانی کوردی ناوەڕاست ئیجی لەبوو مەسایلی هۆسپیتالیتی توریزم دەورێکی گرنگی هەمووی ئەوانە توڵن خۆی لەوانە ئێستادەی پرسیار لەوانە بکرێت کاک دکتۆر ئەو دەقەیلەوەی سەرف دەکەم ئیتیکەل کۆنسەرم لە AI زۆر میمە کاتێک AI توڵەش بەکاردێنی ترانسپەرنس بیت داتا پرایڤسی ئەگە کاتێک داتایەکە لە ڕێگای ویۆ بەدەستنیان لە ڕێگای ویۆ ئەنەلایزت کرد مەسەلەی پرایڤسی بپارێزرێت ریلایبل بی ڕۆبۆست بی مەسایلی سێفتی ئەوانە هەمووی نیمن بەڵام دیسانەوە ئەو کۆنسپتە هەیە ئاتەن جەنازەم لە مەسایلی سۆشیالی چۆن لێک دێتەوە لە هیومانەتی ساینس بەڵام عادەتەن لە ژیانی مرۆڤیدا هەر شتێک لە سەرەتادا ستراگلینگی هەیە لەما کاتدا ماینسێت کاتێکە دەگۆڕزێ بەخوای ئەوانەی کە لەگەسی ئەوەی بابرین زۆر لەسەر عرف و عادەت و ئانی پێشتر دەڕۆن ئانیش دیش بەیەکرد ئەم AI بەکارهێنانی AI لە ئێستادا لە ئاکادمیەکان ئەو نیگۆشێشنە هەیە ئەو ئارگومنتە هەیە بەڵام دەکرێت لەگەڵی بڕۆین بەڵام لەسەر ئەو کۆنسێر ئیتیکەل کۆنسێرانی کە تازە باسم ئاخر شتم ئەوەیە کاک دکتۆر دەکرێت لە ڕێگای جێنەراتیڤ AI کەپابڵیتی ڕسێرچ و توێژینەوەمان تەحسین بکەین باشتر بکەین
بەڵام بە کۆستێکی کەمتر دەتوانین توێژینەوەکانمان ئەنجام دەین بە کاتێکی کەمتر بە ماندبوونێکی کەمتر و لە هەمان کاتیشدا ئەفیشنتر دەبی و دڵنیام با بەلایەنە پۆزیتیڤەکەی قسام بکەم ئەوەی کە generative AI بەکاربێنی لە کاتی ریسێرچ ئەوە maintaining the leadership of the research academic leadership. زۆر سپاس بۆ گوێگرتنتان سەرم هێشاندە دەستت خۆش بێ دکتۆر جان. لانی حەقم هەندێک پێ نەدای بەڵام دەستی چاوت خۆش بێ دکتۆر جان، زۆر باش بوو وڵات. زۆر سپاس لە بۆ کات و سلایدەکان و ئەو بەرچاوڕوونیە گرنگانەی کە بپێی ئەزمموی خۆت لەو ماوەیە بپێی پسپۆڕی خۆت و کارکردنت لەوە کە لەگەڵ شێرکردین ئەمە سپاست دەکەین بەڕاستی. وەک دەزانین کە بابەتی AI بابەتێک نییە کە ئەمە بتوانین بە یەک وێبینار حەقی هەموو لایەنەکان بدەی، ڕەنگە هەر یەک لەو تەوەرانەی کە باست کرد بۆ خۆی بابەتی وێبینارێک بێ، ئەوە دەزانین دڵنیاین، بەڵام بەو ماوەکەمە بەڕاستی شتێکی زۆر باش پێشکەش کرد و دووبارە سپاست دەکەین. پرسیاری گرنگ لێرەدا ئەوەیە مامۆستایان و توێژەران زۆر دەپرسن، هەندێک مشتومڕ هەیە، هەندێک دەڵێ بەکاری بێنە، هەندێک دەڵێ بەکاری مەهێنە. ئێستا زۆربەی لەگەڵ ئەوەیە کە ناتوانین بەکاری نەهێنین، بەڵام دەتوانین بە شێوەیەکی بەرپرسانە بەکاری بێنین، بە شێوەیەکی ژیرانە و دانایانە بەکاری بێنین و سوودی لێوەربگرین. بەڵام ئایا ئەوە نابێتە کێشە بۆ توێژەر کاتێک سوود لە AI وەردەگرێ، بەڵام کە توێژینەوەکەی دەنێرێ بۆ گۆڤارەکان و مەسەلەی ئەو سۆفتوێری تێرنێت ئین و ئەوەی پلەیجەریزم و ئەوەی ئۆتێنتیکیت و ئەوانە بەکاردێ، ئەوە نابێتە کێشە؟ تا چەند ڕێگە پێدراوە بەکارهێنانی AI لە توێژینەوەی ئەکادیمی کە بۆ بڵاوکردنەوە دەنێردرێت بەڕای جەنابەت؟ ینی کان دکتۆر مەسەلەی generative AI ئەها لە پرزنتیشنەکەی ئاماژەم پێکرد، یعنی AI تەنها لە بۆ موزوعی نووسینەکەی نییە، یەک لە پلێرەکان لە بۆ مەسایلی ڕایتینگ ئیدیتینگە دەکرێت کەم بەکاردێت، بەڵام بڕۆن تەمەشای زۆربەی پۆپولیشنە عالەمیەکان بکەن، هیچ ریستریکشنێک دانەندرایە برێ وەڵای کاکە نسبەی ئەیەکە کاتێکە لە ترێنتن دەدرێت ئەوەندە بێت، مەسەلەن ریستریکشن دانەندرایە، بەڵام دەڵێ ethically you have to write down if you have لە چێ بەکارت هێناوە. یعنی ئەم زۆر توێژینەوەم دیتە وەکو ئۆتەر چاچیپیتەکەی دابێ یان لە ئەکنۆلژمنت thanks for ChatGPT یان لە بۆ کلۆدی یان ئاماژەی پێکردێک کە ئەوەم بەکارێنێ، ئەو نابتە ڕێگریە. یعنی ئەمن ئەوەی دەڵێ کاتێک طبعا کاتێک کە دەبێت توێژەر کە دەبیە نووسەر لە باری توێژینەوە بەڵێ یەک لە پدیارەکان نووسینە، یعنی ئەمەش ئێستا کە بەکاری دێنین لە بۆ مەسائلی سەمەڕایزیان لە بۆ ڕایتینگیش کار ئاسانێکی زۆر دەکات، بەڵام هەموو کاتێکی توێژەری سەرکەوت و نووسەری سەرکەوت و ئەوەیە تامی نووسینی خۆی هەبی بەرێ ستایل و فینگەرپرینتی خۆی تایبەت بە نووسین هەبی لە توێژینەوەکەی، باوەڕ ناکەم بۆ بتە کێشەیە. ئەگەر برێ لە وەزارەتی خوێنی باڵا تەعمیم کرا درێن کاکە نابیستان 20 زیاتر بی ئەو مۆزوع عشقیە دانێ کاتی گوێتاتی بگەین ئەستن لە داهاتوودا باوەڕ ناکەم هەر کێشەیەکی ڕست. بەڵام گرنگە بزانی لەکوێ بەکار هاتووە، بۆچی مەبەستێک بەکار هاتووە، ئەوەی کە وەکو دەڵێ بڤەیە نەکرێ باشە نابێت داتای پێجەنەرێت بکەی بەڕێزان، یعنی دەکرێت لیترچە ڕیڤیو دراساتی پێش و با بڵێن لێکۆڵینەوەکانی پێشووە دەکرێت هەندێک شتت یارمەتی دەربێ، بەڵام ناکرێت ئەتو داتایەک وجودی نەبێ پێی دروست بکەیت، چکە ئەوەشی پێ دەکرێت. ژیری دەستکرد بەڕاستی وەکو هەر تەکنۆلۆژیایەکی تر لایەنی باش و لایەنی خراپی هەیە، دەوەستێتە سەر تۆ کە چۆنی بەکاردێنی، وەکو هەر ئامرازێکی تری سادەی چەقۆ، وەکو هەر ئامرازێکی تری سادەی کۆمپیوتەر تەکنۆلۆجیایەکانی ئامێرە زیرەکەکان ئێستا هیچی خراپیشی پێ دەکرێت، هیچی باشی پێ دەکرێت. گرنگە تۆ لەو ناوە بەکارهێنەرەکەی ئەتۆ بڕیار دەدەیت چۆنی بەکاردێنی، ینی چەقۆ وەکو سیلاح بەکاردێنی یان وەکو ئامرازێکی ئاسانکار بەکاردێنی. تەکنۆلۆجیایەکە خۆی ئەو مشتومڕە و ئەو مقاومە زۆرەی کە ئێستا هەیە لە سەرەتای دروستبوونی حاسیبەش دروست بوو دکتۆر، کە حاسیبە هات دایانگۆ منداڵەکان تەمبەڵ دەکا و ویستیان ڕێگری لێ بکەن و دوایی بۆ شتێکی نۆرمەڵ و واقعی، دوایەوە کە کۆمپیوتەر هات، دوایەوە کە ئینتەرنێت هات، هەر بەو زوانە لە نەوەتەکان
کە سەحن و سەتەلایت هات هەندێک شوێن منعیان کرد و بە کوفریان دادنا و بە زۆر شتیان دادنا، بەڵام ئێستا هیچ ینی ئەو ڕێگریە نەماوە. هەمان شتیش لە AI دووبارە دەبێتەوە، ئەو مشتومڕە هەر هەیە، بەڵام گرنگە ئێمە بین بە ڕێچکە ڕاستەکە بەکاری بێنین بە شێوەی بەرپرسانە. مامۆستا دیار دەستی بەرز کردەوە، باوەری گرین زانین پرسیارێک. ئێوەی بەڕێزان دەتوانن پرسیارەکانتان چ بنووسین لە چات، چ بە دەست بەرزکردنەوە مایکتان بۆ بکەینەوە بیکەن. مامۆستا دیار خەلیل فەرموو. هێوارتان باش، ماندوو نەبی دکتۆر، هیوادارم باش و تەندروست بیت. سوپاس بۆ هەموو زانیاریە. من پرسیارێکمە بوویست بۆ هەموو شارەزای و کارامەی جەنابەت بخەمە بەرەی بەرامبەرەوە. ئەگەر بتەوێ AI وەک مەترسیەک ئەنجاریان لە گۆشەنیگایەکی پێچەوانیەوەی کە سوود و قازانج و باشیەکانت باس کرد، بتخەمە بەرەی بەرامبەرەوە چۆن تێڕوانی. زۆر باش. ئەمێ بزانم چۆن تەماشایەکەی تو پێ دوای مەترسیەکان لەکوێیە. سپاس بۆ مێگاوانی دوام ببینارە نایابە. بەڕێزی دکتۆر جان فەرموو. خۆی کاکتۆر هیمداد تازە باسی کرد، یەک لە مەترسیەکان مەسائلی داتا جنریشنە یا مەسائلی ئیتیکی. یەک لە مشکلە هەرە سەرچیەکان بایەزی هەیە، انحیازی هەیە AI. لایەنگری تەرەفگیری، بەڵێ تەرەفگیری هەیە، لایەنگری هەیە. لۆ چونکە AI وەکو مرۆڤ نییە، چ دایتێ ئینسپێکشن و ئینسپایرشنی نییە لەو کاتێک کە ئەمە دەڵێن شتێک لە نەبوونەوە مرۆڤ فکری لێ دەکاتەوە نیە، بەڵام AI ئەو شتە نییە، دەبی داتایەکە دابتێ لێرنینگ و ئەتانمە وەلەو توێژنەوە کێ. ئەگەر هەستان کرد دواتر نازەم وڵای بزبت بەس خەزم کردیە دەرێن ئەو جنێتیڤ ئایانە لە ئێستادا خەتەریاتە شیوای تێدایە، دەڵێ بلاک بۆکسەشی دروست کردێ. بلاک بۆکس بلاک بۆکسی ئەوە ناو هەیە دەرێت چی داتا و زانیای، بەڵام هیدنە داتاەکە معلوماتەکە. ئەجا ئەو فۆرمولایە کە دروست بووە لە مۆدێلی ئایەکەی وەکو بلاک بۆکسەشی لە هااتێ هەندێک جار AI جنریتیڤ ئایەکە جنەرێتی هەندێک داتای دەکا ئەم پرجکتە بڵە ئەلەوەی زۆر ترس هەیە. بەڵام بە من بڵێ وەڵای کاکە وەرە بەری مقاومە ترسی ئەمە تا ئێستا خۆشبەختانە لێ نێترسایمە. ئەوە هەم جارێ وەکو نمونەش لە بۆ ئەو برادرانە ئەو خوێنکارانەی خۆم باز دەکەم، وەخت خۆی کە سیارە یان وەسایلی ترانسپۆرتیشن دروست بوو، پێکار ئاسانی بوو بۆ مرۆڤ. لە ئێستادا وەسایلی ترانسپۆرتیشن ئیدی چی فڕۆکەیە، با بڵێ کەشتیە یان قیتارە یان با بڵێن سیارەیە بەعام، سەبەبی هەر ڕئیسی یەکێک لە هەرە سەبەب ڕئیسیەکانی مردنی مرۆڤی ئێستا ئەو ترانسپۆرتیشنێکە. بەس زەرورە ڕۆژانە بەکاری بین، دەتوانین ببێەوەی نە ئێدە دڵنیا بە ئایەکەش لە ئێستادا زەرورەتەکە کە پێویستە بەکار بێت، نەکەن لە بۆ مەسائلی ڕستش بەڵکو لە بۆ ئەکتیڤیتی کاری ڕۆژانەش. ئەو بەرەی عەفوەن دەست خۆش بێ. وەڵام مەترسی هەرە گەورە مامۆستا دیار، ئەگەر من ئیزافەک لە بۆ قسەکەی دکتۆری بکەم، منش وەکو ترس نییە، چونکە تۆ دڵنیای لەوەی کە چۆن بەکاری دێنی و دەژبێ بەکاری بێنی، ئەن ناکرێ مەنعی بکەیت. بەڵام مەترسی هەرە گەورە ئەوەیە ئەگەر AI بگاتە قۆناغێک بتوانێت لە باتی تۆ بڕیار بدە. یعنی ئەگەرە تۆ گەیشتێ قۆناغێک ئەوەندە تێکەڵ بووی بە AI، ئەو ئەکسێسی هەبوو بۆ هەموو، بۆ نمونە حسابە بانقیەکانت، بۆ نمونە بزنسەکەت، ئەگەر AI بتوانێت لە جیاتی تۆ بڕیارێک بدە، پارەیەک تەحویلکە، شتێک بکڕێکە، تۆ بە دڵت نییە، ئەوە ڕەنگە مەترسیەکە لەوێ داوێ. بەڵام ڕەنگە هێشتا ماومانە بگەینە ئەو مەرحەلەیە. بە دوو پرسیاری تر وەردەگرین. مامۆستا محەممەد عەبدولعەزیزش باسی ئەوەی کرد لەگەڵ ئەو پرسیارەی کە من کردم، مەترسیەکە ئەوە بێ ئەگەر نابێت داتای پێ جنەرێت بکەیت، داتای پێ بەرهەمبێنی. بەڕێزیان دەڵێ پێشی ئەوەش توێژەر هەبووە هەر داتای تەزویری ساختەی بەکارهێناوە، ڕاستە، کەواتە دەوەستێتە سەر شخصەکە و سەر فیترەتی ئەو کرد ئەو توێژەرە ڕاست دەکەن. دکتۆر بەختیار وەردەگریت، دوایش مامۆستا وەلید. دکتۆر بەختیار عومەر، کاک دکتۆر فەرموو. دکتۆر بەختیار دەتوانی مایکەکەت بکەیەوە، فەرموو دکتۆر. ئەم کاتتان باش.
زۆر باشتر سپاس بۆ مێگاماین پلاس بۆ کاک دکتۆر ئیمداد هەروە بە خێراتنی کاک دکتۆر هەڵگر دەکەین بۆ ئەو دەرفەتە بۆ بابەتە گرینگە. وەڵای ڕاستی من یەکێک لەو نیگەرانیانەی کە هەستی پێ دەکەم ئەوەیە کە خوێنکە توێژەران بە شێوەیەکی گشتی AI بەکاردێنن لە هەمان کاتیشدا هەوڵەدەن بۆ ئەوەی دتەک نەکرێت لە ڕێگەی تەرنێتنەوە شارنەوە هیومەنایزی دەکەن. جا ئەمە زمانەکەی هەم لاواز دەکە و هەم بابەتەکەی دەگۆڕی بەحەقەت بەلاڕێیدا دەبا. جا نازام لێرکانەوەکو بەرپرسان جەنابەت کاک دکتۆر هیمداد بۆ نمونە کاریگەرێکی زۆرت هەیە، کاک دکتۆر هەڵگر بەرپرسیارەتێکی گەورەی هەیە، ئیتر کاتێەوە نەهاتی پێشنیارە بکەن بۆ وەزارەتی خوێنی باڵا ڕێگا دروستەکە بگرین، ڕێنمایەکان بە وازەحبی بۆ نمونە بابەتمان لۆدێ ئێمە هەڵسەنگانی زمانوانی دەکەین لە کاتێکدا ئەوە ئەرکی توێژەرەکە سووکەکە بۆ بیداتە من بۆ نمونە کاتێکی زۆر لۆ نەکرێت لە ڕێگەی گرامەرلیەوە بکرێ لەوانەیە باشتریش بکرێ. ئیتر کاتەوە نەهاتوە ڕێگایەک بدۆزنەوە ڕێگا بە AI بدرێ بە شێوازێکی دروست بەکار بێت و هەم ئاراستە بکرێن توێژەران هەم ڕێنمایەکان پێداچنەوەیەک بکرێ لە ڕێگەی زانکۆکانەوە لە ڕێگەی پسپۆرانەوە پرۆپۆزەڵێک بدەن بە وەزارەتی خوێنی باڵا. دەست خۆش بێ. زۆر سپاس دکتۆر بەختیار، زۆر سپاس. فەرمە دکتۆر جان. وەڵای قوربان پیشنهادەکەی زۆر لە جێی خۆیەتی کاک دکتۆر بە فعلی پێویستە تازەم ئاماژەم کرد لە پێداگۆجی وەکو دیسپلینە باڵێن لە تیچین هاتەیان لە ئیژوکیشنیش دەکرێت گۆڕانکاری بەسەر ڕێنمایەکاندا بێ، دەکرێت گۆڕانکاری ئەسڵە نەکرد لە بۆ مەسائلی خوێنی باڵا و پەروەردە بەڵکو لە بۆ قانونی بەکارهێنانی ژیری دەست کرد. هەموو کۆمپانیا زەخمەکانی AI ساڵی 2023 هاوینەکەی ئۆگەست کۆبنەوەیان کرد کە لە کۆنگرێس گۆڕانکاری بەسەر ڕێنمایی و قانونەکاندا بێ AI چۆن خەڵک بەکاری بین لە هەمان کاتە کۆمپانیاکان چۆن ڕێگری بکات لە جێنەرێتی هەندێک شت کە ئیتیکەڵی نابێت لە ناو کۆمەلگایدا هەبی. بەڵێ پێویستی بە ئەوەیە ئەمە بەرنامەمان وابوو ئەو ساڵ بێتەوە مانجینۆ بەش پرۆگرامسازی ڕکۆمەندێشنی خۆی بدا بین وەرشۆپێک ئەنجام دەین بەڵام لەگەر ئیخساسە جیاوازەکان. جا ئەگەر پێش چەندجینێ شتێکوا بکرێ خاصن لەو دوو بابرین لەو سەمەر تایمە ئەو زۆر میمە لە ڕێگای پەیمانگای مێگامایند و ڕکۆمەندێشنێک یان ئەنجامدانی وەرشۆپێک لەسەر ئاستی هەموو زانکۆیەکان لە ڕێگای جەنابتانەوە بی لۆنا وەڵا منش پێمان خۆشە دەست خۆش دکتۆر بەختیار لە بۆ پێشنیارەکەت و بەڕاستی لە هەریکە لە شوێنی خۆیەوە کاری کردیە بەڵام کاری دەستە جەمعی زۆر باشتر و ئەکید نەتیجەی باشتر دەبێت ئینشاڵڵا لە پرۆگرامی خۆمان جێگەی دەکەینەوە. مامۆستا وەلید حەسەن نازانم بەس وەلید حەسەن بۆیە ببوورەگە نازناوەکە مامۆستان بەکارێنا. بەڵێ مامۆستا فەرموو. شەوتان باش، زۆر سپاس. وەڵام مامۆستانیوە تەڵەبەی بەکەلۆریۆسم حەز دەکەم هەموو مامۆستان ئەوەی فێر بێ مامۆستایە. سپاس دەکەم. ڕاستی تەڵەبەی بەکەلۆریۆسم ینی حەزم لە بواری توێژنەوە ئەوانەیە ینی مودەتی باشە لە ڕێی پرۆفسۆرەکانی خۆمان هەوڵم دایە بێمە ناو بوارەی ینی هێتا ئێستا چەند زانیارێکم کۆ کردیتەوە دەستی کاک دکتۆر هەڵگوڕیش خۆش بی. دوو پرسیارم هەیە ڕاستی. پرسیاری یەکەم لە بیدایەتەکەی ینی باسی ئەوەت کرد کە پرۆبلمەکی بینەوە تا بتاین سۆڵڤ بکەین. باشە من ینی تەرکیزم بەسەر یەک شتێکە هەیە چەندین ئێستا ینی چەندین ریسێرچ یان چەندین پەیپەرم خوێندیتەوە ینی ئەوانە کێشەیان تێدا هەیە ئەمن ناتوانم بچم ئەو کێشانەی ئەو پەیپەرانە ینی سۆڵڤ بکەم. بۆ نمونە ماوەک پێشێستا لەسەر توێژنەوەکی زانستی بوو دەربارەی واو سیگناڵێک بوو لە ساڵی 1970 ینی دۆزرابەوە. ئەم بەپێ ئەوەی کە لە ئەندازیاریمەوە ینی ئەو باگراوندێک کە بەخۆم هەیتم هەستام چەند توێژنەوەکشم ینی پەرە پێدا بە یارمەتیی ئای ینی چەند شتێکی جوانم کردیە ینی شۆک دەبی پێ ینی ئەوەی کە ببینی دەتوانین ئەمە ینی بەسەن لۆ توێژنەوەکانی داهاتوم دەتوانم ئەم پرسیار لەسەر ئەو شتانە بدۆزمەوە مەسەن لەسەر ئەو پەیپەرانە کە لە ڕابردوو هەنە یاخود بەجێڵ دراون پرسیارێکیان تێدا بەجێ ماوە ئەم بچم وەڵامیەوەوانە بدەم ئایا بە توێژنەوە ئەوە گەیشت. بەڵێ و پێشنیاری دووەم ئایا ئەو ڕێگایکە من هەڵم بژاردیە لە داهاتوو ئایا بۆ من ینی ئیسیفادەی دەبی کە بێمە ناو بواری توێژینەوە یاخود نازانم ڕاستی چی بکەم. زۆر سپاس مامۆستا وەلید. دکتۆر جان لە پرسیارەکەی تێگەیشتی؟
سال یەکەم کاتێک کە دەرەی پرۆبلم ستێتمنت دیاری دەکەین دەکرێت چەند توێژنەوەشی بێنی پرۆبلمەکانی وان دیاری بکەین وانە مەبەستی ئەوە بوو هەندێک توێژینەوەی پێشوو کراون دەربارەی چەند گرفتێک یان چەند پرۆبلمێک بەڵام ڕەنگە نەیانتوانی بە حەل بکەیان ڕەنگە ڕێگەی تر هەبێ بۆ حەلکردن دەتوانی بۆ دۆزینەوەی گرفت و پرۆبلم سوود لە توێژنەوەکانی پێشوش دەبن حتمما بەس خۆ دەشتێ ئێستا خۆمە توێژنەوەیەک زۆر توێژنەوەمان نییە داتا ئارتیکلمان هەیە با بڵێن ریڤیو ئارتیکلمان هەیە ئەنجا ریڤیو زۆر نوعی هەیە سیستەماتیک ریڤیو دەکرێت 10-15 توێژنەوەیەک لەسەر پرۆبلم ستێتمنتێکی بێنی کە پێشتر ئەنجام درای ئەتودەی ریڤیویان دەکەیەوە دەرێ کاکە ئەتو ئینڤستیگەیشنی خۆت دەکەیت تاقیقاتی خۆت دەکەیت دەرێ ئەوە باشەکانیانە ئەوە خراپیەکانیانە بەڵام ئێمە دێین ئەدی خۆی لیترچەر ریڤیو میهمەی لەوەیدا یەکێک لە جوانیەکانی توێژەر ئەوەیە کاتێک لیترچەر ریڤیوەکەی بە فعلی دقیق بی و ئاگاش لێبی هەموو نوع توێژنەوەیەک ناکرێت بێ ریڤیو بۆ بکەیەوە لەبەرەوەی چونکە بەداخۆ لەو سەدەمەی ئێستادا توێژینەوە بازرگانی پێوە دەکرێت خەرشیب بەداخۆ بڕۆ لەو گۆڤارانەی کە توێژینەوەکانیان لە گۆڤاری های ئیمپاکت فاکتەرن یان ئۆتەرەکان بڕۆ تەمەشاکە یان ئەو پۆپلیشانێک کە بڵاوی دەکەنەوە ئەوانە تەبعاً گەلێک سازەکەی خۆت دەڵێم دەکرێت ئەوانە بکێ ئیندیکیشنێک کە توێژنی باش پێبژێری پاشانیش بێ لیستی بکەی و پرۆبلمەکانیان باسکەی و یان کێشیان هەیە ئەسڵەن توێژنەوەکان ریکاکۆی ویک پۆینتەکانیانە ئەو کێشەکان دەکرێت بەڵێ دەتوانانی مامۆستا دەتوانانی سوود وەرگریتەوە پرسای دوم وڵات تێنەگەیشتن یاری دووەمەوە بوو ئەو ڕێگەی گرتی تێبەر ڕاستە بۆی بێتە ناو بواری توێژینەوە هەرەوە بوو بەڵێ لۆ ڕاز نییە ئەسڵان ئەگەر بێ دیقەت بدەیت هەتا دیزایانی دیزەرتیشن و تیسیش یا ئی توێژینەوەی بەعام بڕۆ تەمەشاکە دەری ئەبستراکت ئینترۆدەکشن تێ دوای یەکسەر دەی حەقەی لیترچەر ریڤیو دەری ڕاست لیترچەر ریڤیو مەبەستی پێداچوونەوە بە توێژینەوەکانی پێشوو بەشێکی بەڵێ یان ڕلیتد وەرچی پێ دەگوترێ یعنی ئەتو دێ جارە خۆت دەوڵەمەند بکەی لە ڕێگای خوێندنەوەی ئەو توێژینەوانەی کە ئای بۆ پرۆبلم ستیتمنتەی خۆتە کە دیاریت کردی لەگە مشتیفەکە دیان لەگەر هاوڕێکانت دەست خۆشبی مامۆستا عەبدولعەزیز وەردەگرین مامۆستا جان فەرموو زۆر سپاس کاریکتۆری ئیمدادیان دەستخۆشی لە بەڕێز کاریکتۆر هەڵگورت دەکەم کە لە کۆرسی ماستەرەکەم مامۆستامان بۆ ساڵی 2023 کە ئەم مۆزوعە زۆر تازە بوو لە ناو کووردا و ئێمەی بۆ ئاشنا کرد و لەو کاتەوە زانیاریمان پێ بەخشێ و مەمنونین لەشی ساغ بەیاخوا وەڵای کاریکتۆر ئیمداد لە وێبانەری دکتۆر هێمنی شاهر باسمان کرد کاتی ئەوە لەوە دەرچوین بڵێ من ئای بەکارێنم ئای بەکاربێنی یان بەکاری نهێنی بەکارێنی ئێستاوە دەکەویتەوە ئەو مۆزوعات نقطە سەری دێڕێسا بەکاری نەهێنی دواکەوتوی بە کاکتۆر هەڵگوردی بەڕێز کە خۆی لە بوارەکە لە پێشە و بەڕێستان لە ڕێی وێب بەنارەکانی بەڕێستانەوە من ئەڵێم تەنها کاتی ئەوەیە کە مامۆستاکان تێبگەێنرێ کە ئای پێویستە بەکاربێنرێ ئاساییە بەکاربێنرێ ئەوە دەرچین بڵێن من ئای بەکارێنم یان بەکارێنیانم فێر بکرێن بەخۆمەوە یەکەم کەس مامۆستاکان فێر بکرێن چۆن ئای بەکاربێنن چۆن بە تەلەبەکانیان بڵێن سوود لە ئای وەرگرن ئەم مۆزوعە زۆر باسەکرێت داتای فەیک و بەحس و نازانچی من یەک نمونە باسەکەم لە ساڵی 1998 دکتۆرێکی بەریتانی سەر ناوەکەی لەسەر خەیاڵ نیم وتی ڤاکسینی میسلز مەمپز ڕوبێلا MMR ئەبێتە هۆی ئۆتیزم لە لاسێتیش بڵاو کراوەتەوە توێژینەکەی کە ئیتر خۆتان هەمووتانزان لاسێت لە ساڵی 2010 توێژینەوەکەی ریتراکت کرایەوە وتیان نەخێر ئەمە داتای فەیکی بەکارێناوە ئەکەوێتە سەر کەسەکە خۆی و زەمیری خۆی و من زۆر کادوتومانە پێش ئایش ریسێرچەر هەبوو کە لە خۆ داتای دروست کردووە و لە بواری تۆبیا با بڵێن قەڵەمی نەخسەوە سەر وەرەقە و لە ئیمپاکت فاکتەری گەورەش بڵای کردوتو من خۆم چەند نمونەیەکم لایە پێش ئای هەنێکەوێتە سەر کەسەکە بەس من وەکو پێشنیارێک بۆ بەڕێستانەوە دوتوە هەڵگوردیش کە لە ئێمە لە پێشترن کاتی ئەوەیە کە زانکۆکان ئیجبار بکەین بەکردنەوەی وەرکشۆپ بەکردنەوەی ترینینگ لە ڕێی وەزارەتەوە لیگەبڵەتی بۆ دانرێت مامۆستاکان فێر بکرێت چۆن بەکاری بێنن دەستخۆشی لە بەڕێز کاکتۆر هەڵگورت دەکەم و دەستخۆشی لە بەڕێزیشتانەکەم دەست خۆش بێ مامۆستا جان
فەرمە دکتۆر. وڵا بەفعلی با بڵێن کۆنسپتی و مایسێتی مامۆستای ئەمیش لە ئێستاسەد ئەگریمە لەگەری دەستیشمان پێکردیە ئینسەم هاڵ لە ترین کۆرسەکان لە پێداگۆجی چۆن جنێتیڤ ئای تولەکان بەکاربێن چونکە زەرورەتەکە هەم لەو مەسایل ئیفیشنسی و ئەکیوریسی ئیشەکانمان هەروەها هەم لە بۆ کۆست و تایمژ ئەم بەفعلی سوودی زۆر لێ دەبینی بای وەی نەما ئێستا بین بەدەی دەرەی ئەوە سەرەتای جنێتیڤ ئای نەبرێ ئایا مقاومە بین لەبەرەی ئەوەی بین نە میم ئەوەیە ئیتیکەڵی بتوانی ئای بەکاربێنی لە توێژینەوەکانمان. ڕاستە بابەتی ئەو وێبینارەمان تەنها ئاژیری دەستکردە بەرهەمهێنەرەکان دروستکارەکان بوو لە توێژینەوە زانستی، بەڵام وەکو دکتۆر باسی هەموو تەوەرەکانی کرد ئای لە هەموو ژیانی خۆمان دەتوانین سوودی لێوەگرین. زانکۆکان بەڕاستی دەبێت یەکەم شوێن بن کە جگە لە توێژینەوەش ئای تێدا بەکاربێ بۆ نمونە لایەنی کارجێڕیە، بۆ نمونە لایەنی هەڵسەنگاندنی ئەدای فەرمانبەرانەیان هەر شتێکی ترە یان نووسراوە یان هەر شتێکی ترە. بەڕاستی هەست دەکەم لەوە هەندێک کەم تەرخەمین زیاتر خودومان داوەتە سەر ئەوەی ئای چۆن لە توێژینەوە ئەوە زۆر شتی لەسەر کراوە، بەڵام لایەنەکانی تر بۆ پێشخستنی زانکۆکان بۆ پێشخستنی دامەزراوەکان وەکو دکتۆر باسی کرد لە زۆر شوێن بەکاردێت. دوو کەس ماوە ئەوان وەردەگرین و کۆتایی پێدێنین، مامۆستا زەیتون و مامۆستا گۆنا بەیەکەوە وەردەگرین. مامۆستا زەیتون ئەگەر بە کورتی و پوختی پرسیارەکانی خۆت بکەی فەرموو، دوایەوەش مامۆستا گۆنا. مامۆستا زەیتون حەمەد فەرموو. دەستخۆشی لە کات دکتۆر هەڵگور دەکەم، دەستخۆش لە بەڕێستان دەکەم بۆ بینارانە بەڕاستی زۆر بەسوودن. من دوو پرسیارم لە کات دکتۆر. پرسیاری یەکەم باسی وەی کرد دەتوانین بەهۆی ئایەوە داتا سێتێکدا بنین، بەڵام دەبێت کۆنفێرمی ڕیلایەبڵیتیەکەی بکەین. بە چ شێوازێک کۆنفێرمی ڕیلایەبڵیتی ئەو داتا دەکرێت کە لە ئای وەردەگیرەوە لەوە وەبزانام ڕسکیشی هەیە، چونکە زۆربەی زۆری با بڵێنە ئۆتۆرانەی کە هەتا لەوانەیە ئەکسیشن نەمبەریان لە NCBI وەرگرتوێ دوای ناوێن چۆتە ناو بلاگلیستەوە لەبەرەوەی نازانم ریزڵتەکە و داتاکەیان وایە ینی سەبەبێکە بۆ لە ئەسبابەکان. ینی وەک من واز دەکەم ئەوەندەی ڕسکی زیاترە ئێستا ئای لەو زەمانی ئەوڕۆ ئەوەندە بێنیفیشیال وا هەست دەکەم، چونکە ئەگەر تۆ لەو سەری ئەو ریسکەی هەیە و ینی تۆ هەست دەکەی ڕکاتت بۆ دەگەڕێن تۆ، بەڵام لەوانەیە ئەو ریزڵتە نەبێت کە خۆی خۆت چاوەڕێی دەکەیت. دووەم پرسیارم لە کات دکتۆر ئایا نسبەی ئای کە لە با بڵێن لە جۆرنەڵەکان دیاری نەکراوە ئایا لە تێزی ماستەر دکتۆراش تەحلیل نەکراوە کە نابێت لە چەند زیاتر بێت دوای ئەوەی کە با بڵێن لە پلاجیریزم دەردەچێت نسبەکەی تەحلیل نەکراوە، چونکە تۆزە ئێمە دەبێت بە حەزار و ئای بەکاربێنەوە بزان. دەست خۆش بێ مامۆستا زەیتون گەیشت. دەست خۆش بکار زۆر سپاس. با مامۆستا گۆناش وەرگرن دوای کۆتایی پێدێن دکتۆر جان. ئەو دوو پرسیارت نووسیە. مامۆستا گۆنا عەلی فەرموو. ئێوارەتان باش دەستان خۆش بۆنەرە کاکتۆر هەڵگورد. پرسیارێکم لە جەناب هەیە وەک تەسەوری تۆ ئەمە زانین ئێستا گۆبارە زانستی و دەوڵەتی باوەڕپێکراوەکان ڕێسای زۆر توندیان هەیە بۆ سنووردارکردنی بەکارهێنانی جێنەراتیڤ ئای ینی لەلایەن بەحسەکانەوە. پێشبینی جەنابتان چی ئایا لە داهاتووە بۆ بوونە ئەو پێڕێڤیو پرۆسەی کە ئەکرێ ئایا ئەکرێ هەر ئەم سیستەمە توندە هەبێت لەلایەن ئەوانەوە یان ناچار ئەبن ئەو پێوەرانە بگۆڕن جێنەراتیڤ ئای وەکو هاوبەشێکی فەرمی لە توێژینەوەی زانستیە بناسێنن کە ئێستا شتەکە بۆتە ئەرزی واقع و ناتوانانی لێلا بێ بەڕاستی. دەست خۆش بێ مامۆستا گۆنا زۆر سپاس. فەرموو دکتۆر جان. بەنسبەت پرسیارەکانی دکتۆرە زەیتون داتا سێت جێنەرەیشن گوتمان بە ئای مەسایل ئیتیکی دەکەوتە ناوێ، بەڵام ئێستا من نمونەیەکی حەیویتان بۆ دێنمەوە. یەک لە تەڵەبەکانی دکتۆرامان داتا سێتەکانمان کۆمباین کردیە دەکە لە چەندان سەرچاوەوە هاتیە، بەڵام ئیتیکەلی گۆچومانە ئەو داتا سێتانە لە دەرگای ئایەوە کۆمباین کرا، چونکە پرۆبلەمەکەی فیدرێتد لێرنینگە باشە لەوانەیە لە بۆ حالەتی بایۆلۆجی ئیدی ئیخساساتی کە ئیتیکەڵ نەبێت. مەسەن بۆ نمونە دەبی داتاکە لە شخصەکان وەربگیرە بە حەقیقی بەزەوەی ئیما باز لەسەر ڤێکولەر ڤانێتی دەکرد ڤێکولەر ئاتوەک نێتوەرک باشە ئەم لە جات بچم ڤێکولەران بێنم 100 بلۆری بێنم داتا ئەوانەیان لێ بەستم بە سیمولیشن ئایەکە بۆی جێنەرێت کردومە لەسەر ئەو پرۆمپتانی من دەیڵێت ئەوە مەسەلەی ئیتیکی ناکەوتنە، بەڵام
لە توێژینەکەی زۆر بەسەرەکەی گوتومان لەو دوو سەرچاوی هیناومانە با ئای کۆمباین و هایبریدمان کردیا داتاسێتەکەمان پێ جەنێریت کردیا ئەوەش تەحلیلاتەکانیتی وڵا ئەکسێپتیش بۆ لە 5.3 بڵاو بیتەوە ئەوە مەسائل ئیسیچی ناکەوتێن بەڵام کاتێکە تەعامل لەگەڵ مرۆڤ دەکەیت دەری کاکە من سامپڵی خوێن و مەرگی تێ لەو مرۆڤانە و تەمەنەیە ئەوە کێشانە ئەوە ڕێژە شەکرەکەیانە ئەوە دەکرێت ئەس ئتس ئەسڵەن پێرمیشنی ئێستا خۆشبەختانە زانکۆی کوێ ئیش لەسەر ڕسەرچ ئیتیک دەکەین کاک دکتۆر بەڕێزان یعنی بە چەندان ترێنینگ کۆرس تامن تانکس فۆر ئەلستە یونیڤەرسیتی لە بۆ تیمی پرۆژەی EEP کە هاوکارمان بوونە لە یەکینەوە دەکەینە ئەمرێکی واقع لە زانکۆی کوێیەکە هاوکاری مامۆستا و توێژەرەکانمان بی کە ئیتیک فۆرم بەکاربێنی تەوان لە ڕێگەی ئەو وەرکشۆپ ترێنینەوە قودوسیەتی ئیتیک لە ڕسەرچ ئاماژەمان پێکردیە پیلەرەکانی ئیتیکە ینی ڕسەرچ ئیتیک چیان سیستەمی ڕسەرچ ئیتیک و پەیڕەو دەکرێت فۆرمەکان کوپڕ دەکرێنەوە یعنی مەبەستم ئەوە نابتە ڕێگریە کە برێ وڵی ئەوە جێنێتیڤی ئایا ئیتیک نییە کە من داتاسێتی وانێتم پێ جێنەریت کردێت چونکە کاتێکم بێم وانێت دەیتای پێ جێنەریت کەم بەلەوانەیە بە 200-300 دلارم دوێ بەڵام بە سیمولیشن ئاکی بە بەلاش بۆم دەکات هەمان داتاشە بناسەبە لە ڕێنجشی لەوانەیە سەپانەوەتی ڕاست و دروستبی ستادەیەکەکە لە بۆ مەسائلی ئەب نۆرمەناتی دەجێدێت ئەوە لە بواری پرۆگرام سازی مەسلەی بەکارهێنانی گۆڤارەکان ئەم بەعەکسەوە دەیبینم دکتۆرە کە دەرێن چکە گۆتیتی 120 عەفوەن دکتۆر زەیتون دەرێت لە توێژینەوە لە نامەی ماستەر و دکتۆرە بەرەبەرێ هەیە ڕێنمایی هەیە گەشتانی پێکرایە دەرێت لە 120 زیاتر نەبی هەم پلەیجریزمەکە هەم ئایەکە وەلەو هەندێک جامیعە کردیتە 125ش بەڵام ئەمە بۆ شێوەیە ئەوە کە لە فەرمانگەی توێژینەوە بەرەپێدان بڵاو بوویتەوە ڕاست بەنسبەت پرساری گۆناخانی گۆڤارەکان ئەم بەعەکسەوە ڕستریکشن نابینم دەڵێم نووسیویانە ئێستا لەکم خۆتان بڕۆن ئەلزڤێری بکەنەوە گۆڤارەکانیان IEEE دەرێ کاکە ئەگە ئای بەکارهێنایە زەحمە نەبی بنووسە بر ئای بەکارهێنە ئاکرد بەکارهێنایە لە چ بەشێک بەکارهێنە مەسەن بۆ نەبەدەری دەرێت لە دەیتە ئەنالیز بەکارهێنە لە ئیدیتینگ بەکارهێنە لە جەنێرێتیڤ تێکست بەکارهێنە ڕاستە هەندێک گۆڤار هەیە بۆ خۆی هەستا ڕستریکشنی دانایە یان ڕڤیۆرەکە یان ئیدیتەرەکە عەفوەن گوتیەوە ئایەکەی ئەوەن دێت کە ئیشی ئیدیتەریە لەوانێ یان ئەوەی مانێجەر پێ دەرێن دەنا ئیشی ڕڤیۆری نییە برێوای ئای بەکارهێنا بە ئاینە لەو فەرێگە دەست و ڕڤیۆر ئیشی تەکنیکی و علمیەکەی تاکید دەکاتەوە ئەمە نەبووتیا تا ئێستا لەوانەشە پەبلیشەر هەبی بۆ خۆی ڕستریکشنی داناوی بەڵام ئەوەی ئەمن کە فۆکەسم کرد تا ئێستاکانە نەگۆترایە سەتا چەندبی ئەسڵان هەرێمی کوردستان هەستایە بۆ خۆی نسبەتی دانایە و ڕستریکشنشی دانایە لە بەغداش دانرایە دکتۆر لە بەغدا بە کتابی ڕسمی دانرایە لە وەزارەتی تعلیم عالی بەغدا بۆیە وەزارەتی تعلیم عالی خۆشمان کۆپی کردووە و هەندێک لە زانکۆکانیش ئەو کۆپیان وەرگرتەوە مەبەستمەوەیە بەڵام ینی ڕێگری ناکرێت لە بەکارهێنانی بەڵام دەکرێت ڕێکار هەبێ بۆ چۆنیەتی بەکارهێنان من لەگەڵ قسەی مامۆستا محەممەد عەبدولعەزیز زۆر هاوڕام کە پێویستە کار بکرێت لەسەر ماینسێت و شێوازی بیرکردنەوەی سەرەتا ئەوەی بڕیار بەدەستەکان لەسەر شێوازی بیرکردنەوەی ئەوان دوای بینە سەر مامۆستاکان اینجا با بڵێن ڕاگرایەتی و سەرۆک بەش و چکە هەریەکە بەڕاستی شێوازێکی بیرکردنەوەی تایبەت بەخۆی هەیە دێ ئەو دەسەڵاتی هەیە تێ ڕەنگە بەکاری بێنێ ڕەنگە لێ نەزانێت لەبەرەوە باشترین شت ئەوەیە لەسەر شێوازی بیرکردنەوەی ئەوان کار بکەن کە لەلایەن ئاسایی بێ ئاساییە بەکاربێنرێ ئەوان مامۆستاکانن دەبێ بێن خۆیان بگۆڕن بۆ ئەوەی بگونجێن لەگەڵ کارێک کە ئای تێدا بەکارات بێت تۆ ناتوانانی بە تەڵەبەی ئێستا بڵێ بڕۆ ئەساینمنتەکەت ئەوەیە مەسەلەن 200 دێڕم بۆ بنووسە 100 دێڕم بۆ بنووسە لەسەر ئەو بابەتە ئەوە نییە نەخێر بڕۆ بڵێ بە ئای بڵێ شتێکم بۆ بنووسە بەڵام وەرە خۆت ڕەخنەی لێ بگرە وەرە خۆت تەحلیلی بکە ئەین دەبێ هەڵسەنگاندنەکانیشمان بگۆڕێ دەبێت تاقیکردنەوەکانیشمان بگۆڕێ نەک تەنها وانەوتنەوە و با بڵێن توێژینەوە ئەنجامدان ئەوەی من 100% لەگەڵم کە دەستخۆشی لە دکتۆر هەڵگورد و لە هاوکاران دەکەم کە دەستیان پێکردووە بەڵام گرنگە هەموو زانکۆکان درک بە گرنگی ئەو بابەتە بکەن هەم دەڕووی ئیتیچەوە بەکارهێنانەوە هەم چۆنیەتی بەکارهێنان و
بەرزکردنەوەی ئاستی تێگەیشتن و هۆشیاری هەم مامۆستایان هەم کاربەدەستان و بڕیار بەدەستانی کەرتی پەروەردە و خوێندنی باڵا بەڕاستی. دکتۆر دووبارە زۆر سوپاس دەکەین کە ماوەی سعاتێک و نیو زیاترە لەگەڵمانی، هەرچەند بەڕێزێک دەستی بەرز کردێتەوە بەس ئایفۆن دەرچووە، بەڵام احترامان لە بۆ دەست بەرزکردنەوەکەی هەڵی دەگرم ئەگەر ڕوخسەت هەبێ بە یەک دەقایش کەمتر. بەڵێ مامۆستا فەرموو، نازانم بڵێم مامۆستا بڵێم ئایفۆن ئایکۆنی ئایفۆن دەرچوە. بەڵێ سڵاو مامۆستا، دەستان خۆش بی لەو بینارە، دەستان خۆش بی، زۆر سپاسان دەکەم. وەڵاهی مامۆستا پرسیاری من هەر ئەوەندەیە وەکو دائیمەن لە مێشکمان دەخولێتەوە ئەو پرسیارە چی لێ دێ ئەو ئایە ئەگەر هاتوو ئەو توێژینەوە هەمووی ئەو بکاتن، ئەدی ڕێگریەک نییە لەسەر ئەو مەوزوعی، یعنی بەرنامەک هەبیتن ڕێگری بکاتن کە هەموو شتێک ئەوە نەکە بەڵکو توێژەر بکاتن. سام کچەکەم سەفی ساری ابتیدائیە ChatGPT بەکاردێنیتن لە بۆ حەلکردنی سوالی ساینس و مافی، یعنی ئەوە ساری ابتیدائیە ئەدێگەر بگاتە مەرحەلەیەکە. دەستان خۆش زۆر سپاس. فەرموو دکتۆر. وەڵی ست طبعا زانیمان ست لەبەرەوەی چونکە بە فیمێڵ دەچوو ئەگەر ڕازم. بەڵێ مامۆستا، لەبەرەوەی چونکە هەم بەس بە ئایفۆن ست ئەو نمونە بەچ دەچوو بهێنم ئەگە بە سیناریۆیەکی تەمەشایکە کە دەرەی مندارەکەم پۆلی چوارە لە ڕێگای ChatGPT سوالەکانی هەل دەکا، وەکەوەی وایە مامۆستای خصوصیت بۆ گرتیە ئەو یارمەتی دەدا. چەند مامۆستایەکی لەبەردەستە، چەند زعم کە دەرێ مامۆستایەکی گرتیە نەک چەند مامۆستای کاک دکتۆر، ئەوە عەقلی 5,000-6,000 مهندسی سۆفتوێری بۆ درێ ئەو لەبەردەستیە. ڕاست و بە میلیۆنان وەکی ئاماژەم پێکرد دۆکمنت لەبەردەستی و ترینیژ پێکرا. عنی ئەوە شتێکی ئەمە تەسەوری دەکەین وەکو مرۆڤ ئەم پریدکتە بەڵام نەخێر لۆ ئەتووا هەز ناکەیت منداڵەکەی تو ئێستا ڕێگایەکی کریتیڤیتی بەدەستینایە کریتیڤ بۆ لەوەی فکری کردەوە ئەگە ئەم بێم ChatGPT بەکاربێنم یا ئەو نمونەی کاکتۆر هیمداد باسی کە حاسیبە پێشتر داگۆ دەبێت ئیلا بیلا حاسبە بەکارێن دەبێت تا مێشک زیرەک مێشک کاکە مێشکت زیرەک دەبی هەر بۆ ChatGPT دەتوانی مێشکت خانەکانی یان کاتەکانی مێشکت بەکاربێن لە بۆ ئیشی تر. من نمونەک بۆی کۆتایی پێدێنم، غەسالە لە ساڵی 1932 ڕکلامەکەی تەلەڤیزیۆنیە ژن پیاوە لەستە بازاری دەبینی ڕکلامی ئەوەیە هەل ناو ڕکلامەکەی علاساس ڕکلامی غەسالەیە لەسەر جادەی دەرێ ئەوە چی ئەو جیازە ژنوێردەکە دەپرسن دەرێ وەڵاوە زیرک شوشنێ گوتی وات زیرک شوشتم کو ئەدیمە هەر بۆ خۆمان لەمارە دەیشون وەرە گوتی نا کاکەوە ئەو غەسالەیە کار ئاسانی بۆ دەکات جا گوتی لە بۆش نەکەم گوتی لە بۆش نەکرد نەجات 3 ساعات بە زیرک شوشتنێ و ئەها دەست و پلی مادیبی بە نیو سعاتی ئەو غەسالەی بۆ دەشتۆ بەڵام کاتیش نەکەدە بۆ تو دەگەڕێتەوە بچی ئینجۆی بکەیت. بەکارهێنانی ئەیەکە ئەوەیە کە تو کاتت بۆ دەگەڕێنەوە لەو سەردەمەی ئێستادا دەتوانی کاتەکانی کرد بە ئیدی بە سەفر و سیاحەت بی بە وەرزش بی بەلایەکە بتوانین یان زیاتر و زیاتر نۆڵەجی وەربگرن. ڕاست ئەوە کار ساتە نەخێت ئەوە ئەسڵەن کار واقعەکەیە دکتۆر، ئەوە واقعەکەی. دەست خۆش بی دکتۆر جان، زۆر سپاس. ئەوە ناوی مامۆستا داستان بوو، ناوی خۆی نووسی لە کۆمنت. زۆر سپاس لە بۆ بەشداری هەموو لایەک بەڕێزان. ئەم شەو وەبینارێکی زۆر بەسوود و پڕزانیاری بوو، بەڕاستی هۆشیاریی زۆر باش دەربارەی چۆنیەتی بەکارهێنان و شێواز و بوارەکانی بەکارهێنانی ژیری دەست کرد و ڕەوانەوەی هەندێک لەو مەترسی و لەو ترسانەی کە هەبووە کە بەڕاستی ڕەنگە لە هەندێک مامۆستایان لە هەندێک زانکۆ هەبێ ئەوەش گرنگە. ئەوانەی لەگەڵمان بەشدار بوون لە سەرتاسەری کوردستان لەگەڵمان بوون، بەڕاستی هەر لە زاخۆوە تاکو و هەڵەبجەی شەهید هەولێر کۆیە، هەڵەبجەی شەهید زاخۆ دهۆک سەید سادق کەرکووک سلێمانی قەڵاتزێ کەلار سۆران ڕانیە شەقڵاوە هیران چوارخۆڕنە حاجیاوە ئەوە هەموو ئەوانن کە ئەم شەو ڕاستەخۆ لەگەڵمان بەشدار بن کە ئەوە جێی خۆشحاڵیە
ئەو زانیارێنەی کاک دکتۆر هەڵگوردو ئەو پرسیار و وەڵامەی کە لە کۆتایی ڕوودا دەگاتە هەموو کوردستان هەریەک لە شوێنی خۆیەوە دەبێتە نوێنەرێک دەبێتە باڵێزێک بۆ گەیاندنی ئەو زانیارێنە بەو بازنەیە کە ئەو تێدا کار دەکا. خۆشحاڵین کە ئێمە وەکو مێگەمان بووینەتە سەکۆیەک بۆ کۆکردنەوەی ئەو دەنگە ڕەسەن و زوڵاڵانەی کە لە بوارەکاندا هەن هەروە بۆ ئەو متمانەی ئێوەی بەڕێز بە زانیاریەکانی ئێمە دڵنیاین هەریەک لە ئێوە ئەو زانیارێنە دەگوازنەوە شۆڕ دەکەنەوە بۆ دەوروپشتی خۆتان بۆ هاوپشەکانتان بۆ ئەوەی ئەوانیش سوودمەند بن و بەهرەمەند بن لە لایەنە باشەکانی ژیری دەستکرد. بەڕێزان ئەو وێبینارە تۆمار کراوە دوایی لە چەناڵی وەتسەپ و لە چەناڵی یوتیوب بڵاو دەکرێتەوە سلایدەکانیش دوایی بە شێوەی PDF لەگەڵ تۆمارەکان دەنێرین. دووبارە بە ناوی ئاکادمیای مێگامایند پلس زۆر زۆر سوپاسی برای بەڕێز پرۆفسۆر یاریدەر دکتۆر هەڵگورد سەرەن مەگید ڕاگری ڕاگرایەتی سنتەرەکانی توێژینەوە پەرەپێدان لە زانکۆی کوێ دەکەین کام شەو لەگەڵمان بوو. زۆر سپاس. ئەگەر وشەیەکی کۆتایی هەبێت زەنابتان وەڵام بەس دەستخۆش لە زەنابتان دەکەم و کاتێکی خۆش بۆ هەموو ئەو بەڕێزانی کە بەشداریان کردیان. دووبارە زۆر زۆر سپاس بۆ هەموو لایەک لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوش بابەتی گرنگمان ئامادە کردووە هەم ئەو دوو هەفتەیە ماوە لە مانجی 6 هەم بۆ مانجی 7 هەندێک بەرنامەمان هەیە. هەفتەی داهاتوو کاک دکتۆر ئاراس تۆفیق سعیدە کە دکتۆر باسی کرد پێژێرێکی زۆر بەناوبانگ و کوردێکی زۆر دڵسۆزە کە لە بواری بەکارهێنانی ژیری دەستکرد و زیرەکی دەستکرد لە دەرمانسازیدایان لە دروستکردنی دەرماندا کار دەکا بەڵام گرنگە گوێ لە بەسەرهات و سەربردەی بگرین بۆ ئەوی ببێتە ئیلهامێک بۆ توێژەری تر و بۆ کەسانی تریش. دووبارە زۆر زۆر سپاس و کاتێکی خۆش بە ڕوخسەتی هەموو لایەک وێبینارەکە کۆتایی پێدێن. کاتێکی خۆش لە بۆ هەموو لایەک.